بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە جارێکی ترودا بەرنامەیەکی دیکەی پەیامی ڕۆژدا لەگەڵ هاوکارم کاک ریاض بێەوەی عزیز شاد دەبینەوە. بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێ خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبینەوە. ئومێد دەکەم تەوەر و بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێی ڕەزامەندی و سوودی ئەوەی عزیز و خۆشەویست بێ. وەک ڕۆژانی ڕابردوو چەندین بڕگە و تەوەری جیاوازمان لەم بەرنامەیەشدا ڕێکردوتەوە. تەوەری یەکەمی بەرنامەکەمان باز لەو دیاردە قێزە و ناشرینە و بەر بڵاوە دەکەین کە ماوەی چەند مانگ و ساڵێکە هەرێمی کوردستانی پێوە گیرۆدە بووە بریتە لە دیاردەی زۆربوونی کوشتن بە ئەنقەست و زۆربوونی دیاردەکەش لە چەند ڕۆژی ڕابردووشدا بینیتان کە نزیکترینیان دوێنێ ئێوارەیە لە شاری سلێمانی. تەوەری دوانی بەرنامەکەم پێگاتووە لە داهێنانی بەشێ لە قوتابیە داهێنەرەکانی زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان کە لە قۆناغەکانی خوێندندا توانیویانە کۆمەڵێ داهێنانی جوانی زانستی و ئەدەبی و کەلتوری دابهێنن بۆ کۆمەڵگە و بۆ نیشتیمانەکەمان. هەروەها تەوەری سێم پێگاتوە لە وەرگرتنی سەرنج و زانیاری پەیامنێرانمان لە شار و شارچەکانی کوردستانەوە کە لەو شوێنەی تێیدا راپۆرت و زانیارەکانمان بۆ دەگوازنەوە بزانین چ شتێک دەگوزارێ کە جێی سەرنجی ئێمە و ئێوە عزیز و خۆشەویست. ئێستش دەچینە لای کەشوهەوای ئەمڕۆی شار و شارچەکانی هەرێمی کوردستان. بەرزترین پلەی گەرمی لە پارێزگای هەولێر 24 پلەیە و نزمترینی 10 پلە. دێنەوە سلێمانی بەرزترین پلەی گەرمی 22 پلە و نزمترین 6 پلە. لە کەرکووک بەرزترین پلەی گەرمی 25 پلەیە و نزمترینیش 12 پلە. دەچینە دهۆک 22 پلە بەرزترین پلەی گەرمیە و نزمترین پلەش 9 پلەیە. لە پارێزگای هەڵەبجە بەرزترین پلە 23 پلەیە و نزمترین پلە 9 پلەیە. دەچینە گەرمیان کە دیارە بەرزترین پلەی گەرمی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە لەم ڕۆژدا لە گەرمیانە بەرزترین پلە 28 پلەیە و نزمترین پلەی گەرمیش 13 پلە. لە ڕانیە بەرزترین پلەی گەرمی 23 پلە و نزمترین پلەی گەرمیش 11 پلە. ئەمڕۆ شاد بووینەوە بەخۆر. ئاسمانی هەرێمی کوردستان ساماڵە و ڕۆژێکی دوور لە بارانە. هەرچەندە کە پێشبینیەکان تۆز ئێستەم بوون زۆر جار دەبینی لە کۆتایی ڕۆژ باران دەست پێ دەکاتەوە. زۆر باشە جەلات سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست وەک ڕۆژانی پێشوو دەچینە لای ئەو ڕۆژ و مێژوە گرنگانی کە لەم ڕۆژەدا ڕوویاندا وەگەر هاوکاران یارمەتی دەرمان بن بۆ گواستنەوەی وێنەی تایبەت بە و مێژوە گرنگانە. لە سێنزەی 4153 میلادی زاینی لەدایکبوونی فەرماندەی ئازا و تێکۆشەری گەلی کورد سوڵتان مزەفەرەدینی کوکبووری کە یەکێک بوو لە پاڵەوان و سەرکردە ئازا و لێهاتوەکانی سوپای سەلاحەدینی ئەیوبی و هەر ئەو شەخسیاتەیە کە لەسەر قەڵای هەولێر وێنە و پەیکەرەکەی نمایش کراوە. لە سێنزەی 1966 کۆچی دوایی عەبدولسەلام عارفی سەرۆک کۆماری ئەو کاتی عێراق لە ڕووداوێکی گوماناوی تەموو مژاویدا بەهۆی کەوتنە خوارەوەی فڕۆکەکەی لە ئاسمانی نێوان قوڕنە و بەسرەدا. ئەمە ئەو دوو ڕووداوە گرنگە بوون کە لە سێنزەی 4دا ڕوویانداوە.
بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستم تەوەریەکەی بەرنامەکە وەکو ئاماژەم پێکردن بریتە لە زیادبوونی ڕێژەی تاوان و کوشتنەکان لە هەرێمی کوردستان بۆ مەبەستە پەیامنێرمان هاوکارم جەلال محەممەد راپۆرتێکی بەو بۆنەیە بۆ ئامادەکردین پێکەوە بینەری دەبین و پاشتر لەگەڵ شارەزای بوارەکە توێژەرێکی کۆمەڵایەتی و کۆمەڵناسێکی بوارەکە باز لە هۆکارەکان و کاریگەریەکانی یەکەین لەسەر کۆمەڵگە. لە سلێمانی باوکێک لەلایەن کوڕەکەیەوە کوژرا لە کافتریایەکی سلێمانی تەقە لە گەنجێک کرا و کوژرا لە سۆران بەهۆی کێشەی زەوی و مەڕووماڵات گەنجێک دەکوژرێت لە گەڕێکێکی ڕۆژهەڵاتی شاری سلێمانی هاوڵاتیەک بە دەستڕێژی گولە کوژرا لە نزیک شەقامی سالم لە شاری سلێمانی دەستڕێژی گولە لە کەسێک کرا دوای گواستنەوەی بۆ نەخۆشخانە بەهۆی سەختی برینەکەیەوە گیانی لەدەستدا. لە گەڕەکی مامەیارەی شاری سلێمانی تەقە لە هاوڵاتیە کرا و دەست بەجێ لە شوێنی ڕووداوەکە گیانی لەدەستدا لە هەولێر باوکێک لە دوای چەند ڕۆژێک لا بێسەر و شوێنی تەرمەکەی دۆزرایەوە. ئەمە ناونیشان و سەردێڕی هەواڵەکانی هەفتەی ڕابردووی دەستگا ڕاگەیاندنە جیاوازەکانی هەرێمی کوردستان بوو. کوشتن و تەقەکردن لە هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی ترسناک بەرز بووەتەوە بە جۆرێک نزیک دەبێتەوە لەوەی ڕۆژێک کەسێک بکوژدێت. زۆربوون و بەربڵاوی بازاڕەکانی چەک و دیاردەی هەڵگرتنی چەکی بێمۆڵەت بە هۆکاری سەرەکی زۆربوونی دیاردەی کوشتن دادەنرێت بۆ پێی کاگەر بێت و چەکی بێمۆڵەت بەم شێوەی ئێستا بەربڵاو نەبێت ئەوە لە حاڵەتی ڕوودانی شەڕ و ناکۆکی دەگمەنە کوشتنی لێ بکەوێتەوە. بەشێکی شەڕ و کوشتنەکان هۆکارەکەی بۆ دەمەقاڵەی نێوان دوو کەس دەگەڕێتەوە بەڵام بەهۆیەوەی گەنجان چەکدارن و دەمەقاڵەیەکی ئاسایی بە کوشتن کۆتایی پێدێت. لە ڕوویەکی دیکەوە پەتی سەبری هەر گەنجێک کە دەپچڕێت دەست بۆ چەک و کوشتن دەبات. مانەوەی کافتریاوی ئانەشەوانەکان تا درەنگانێکی شەو هۆکارێکی دیکەی شەڕ و کوشتنەکانی ئەم دوایی هەرێمی کوردستانن بە جۆرێک لەگەڵ زیادبوونی ژمارەی کافتریاوی ئانەشەوانەکان ڕێژەی کوشتن و شەڕیش زیادی کردووە. زۆربوونی ئەم ڕێژەی کوشتن لە کاتێکدایە کافتەی ڕابردوو ئاسایشی سلێمانی باندێکی سێکەسی دەستگیر کردن کە دانی پێدادنێن لە ماوەی 2 ساڵدا لە شاری سلێمانی 40 تاوانی کوشتن و دزی و دەستڕێژی سێکسیان ئەنجامداوە و بە دڕەندەترین شێوە هاوڵاتیانی شاری سلێمانیان بێسەر و شوێن کردووە و دواتر کوشتویانن. ئاشکرابوونی باندێکی لەم شێوەیە کە تەنانەت خودی بەڕێوەبەری ئاسایشی سلێمانی بە ترسناکترین باندی تاوانکاری ناویان دەبات دوای 2 ساڵ لە ئەنجام دانی دەیان تاوانی بێوێنە و گەورە ئەوەی پرسیاری لای هاوڵاتیان دروست کردووە ئاخۆ دەبێت چەند باندی دیکەی هاوشێوە هەبن کە تا ئێستا ئاشکرا نەکراون و بەنهێنی لە کوشت و بڕی هاوڵاتیان بەردەوام بن بەهۆی ئەوەی کا بەشێکی زۆری ئەو کەسانی دەستیان دەچێتە خوێنی کەسێکەوە پێشتر تۆمەتی شەڕ و کوشتن دەستگیرکراون و دواتریان بە سوڵحی عاشایری یان بە لێبوردنی گشتی بەشێکیان ئازاد بوون. شەڕ و کوشتن لە هەرێمی کوردستان بە جۆرێک زیادی کردووە کە تاکی هاوڵاتی بەتەنیا و لەگەڵ هاتنی شەو ئیدی لەسەر شەقامەکانیش هەست بە ئەمنیەت ناکات. بەڵە بەڕێزان بۆ قسەکردنی زیاتر لەسەر هۆکارەکانی زۆربوونی بە تایبەتی تاوانی کوشتن لە ستۆدیۆمان لێرە میوانداری بەڕێز نیاز جەمالمان کردووە. نیازخان زۆر سپاس بۆی کە میوانداریەمت قبول کردو و کاتی خۆت بێمە بەخشیوە. ئەگەر لێەوە دەست بکەین هەموو نیاز محەمەد ببوورە ئەگەر ئەم هەموو کوشتنەی کە بە تایبەتی لە هەفتەی ڕابردوودا دەبینین لە شار و شارچەکانی هەرێمی کوردستان سیر بکەین ئەمە ئەزمموی هەیە یا ئەمە شتێکی تەبیعیە لە ڕووی زۆربوونی ڕێژەی دانیشتوان یا بەهر پێوەرێکی ترکرد لە یەکی بدەینەوە. بەیانی ئێوەش باش سپاس بۆ میوانداریەکەتان. من زۆر نیگەرانم کە باس لە دیاردەیەکی بەو جۆرە هاکەین بەم بەیانیە و سەرەتای ڕۆژێکی نوێ بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڵام دوجار هەڵوێستەکردن لەسەر هەموو ئەو بابەتانەی کە بێتە مای نیگەرانی ئەگەر خێزانێکیش بێ مای دەستخۆشیە و سپاس بۆ گرنگیدانی ئێوە. قسەکردنی زانستیانەی ڕوون لەسەرەوەی ئەمە بۆ بە دیاردە یاخود نەبووە من ناتوانم ئێستا لێرە بڕیاری لێ بم. بۆچی؟ چونکە بەڕاستی ئەوەی کە بڵاوەکرێتەوە لەلایەن دەستگا بەرپرسەکانەوە تەنها ژمارەیە ئامار نییە. ئامار واتە شیکاریکردن بۆ ئەو ژمارانەی کە لە بەردەستی منایە. کاڵەی شیکاری واتە چی؟ ئێمە ئەزانین 40 تاوان
یان 6 تاوان لە مانێکە لە ساڵێکە چوزانم لە هەش کاتەکە گرنگ نییە چل تاوانە ئەوەی کە گرنگە لای ئێمە چل تاوانەکە بۆ کێ کراوە کێ کردوێتی لە چ تەمەنێکە لە کام چین و توێژەیە فاکتەرەکانی پاڵنەری پشت ئەمە چی بوون کە ئێمە ئەم شیکاریەمان لە بەردەسا بوو زۆر جوان بە زانستان توانین شیکاری کەین ئایا ئەمە دیاردێ ئایا ئەمە دەست بخینە سەر ئەو فاکتەرە زۆر سەرەکی کە بۆتەوە ئێوە ئەگەر ئێستا پێمان بڵن ئەم باندەی کە ئەم کوشت و کوشتاریان کردووە چیان کردو زۆرتر چ تەمەنێکیان زیاتر گرتووە ئەو شتانی کە پاڵنەریان بۆ کوشتنی ئەم کەسە جیاواز لەم کەسەی تر چییە ئەنی ئەوەنەی من زانیاریمە بێ لەسەر داتاکانی ئەو باندەی کە هەشکراکرا ئەوان ویستوانە تەنها پارەیان دەستکەوێ یەکێ ئەگەر ڕێگری لێ کردوون هەوڵیان ناوە بیکوژن بەڵام ویستوانە تا دوا پلە سوودی لێوەرگرن ئەمە ئامانجەکە لێ ئەو پارەیە کوشتنەکە نییە بەڵام کاتێک کە بیر لە خۆی ئەکاتەوە مەترسیەک لەسەری هەیە بۆیە ناچارە پەنای کوشتنیشە بە یا بۆ نمونە باس لەم دیاردەی کوشتنی نێوان زۆر جار بەدیەکەین لە هەواڵەکان کە باسەکرێ مناڵێک بەرامبەر دایک و باوکیەکە هەرەمەیەکێ لە تاوانەکانی دوێنێ بەڵێ وەزانم دوسێ ساڵ پێش ئێستاش دووسێ حاڵەتی لە بەمان بینی کە ئەمە لەسەر ئاستی مرۆڤون مای سەرسوڕمانە چۆن مناڵێک دەسێچێتە سەر نزیکترین کەسی یانە و کەسەی کە ئەوی هێناوەتە دنیاوە بەشدار بۆ لە دروستبوونی پەروەردەی کردووە شەونخونی کردووە ئەمە ینی ئەگەر بێت و زۆرینی حاڵەتەکان ئەم دیاردەیە بێ کە من پێم وایە ئەمە مەترسیدارترینیانە چونکە ڕاستە مرۆڤ بوونەوەرێکی خۆویستە و بیر لە بەرژەوەندیەکانی کاتەوە بەڵام دوجارش بوونەوەرێکی کۆمەڵایەتیە بوونەوەرێکە حەزەکات جێگە و پێگە و ڕێزی لە ناو کۆمەلگاکەیە بە هەند وەربگیرێ کاتێ تۆ لای نزیکترین کەسی خۆت ناتوانانی جێگە و پلەی خۆی خۆت بکەیتەوە و ناچاری بێڕێزی و تاوان بەرامبەر نزیکترین یانەکەی کەواتە تۆ تاکێکی تەندروست و تەندروست نیت و سەر لێ شێواوی بە هەموو پێوەرەکانی مرۆڤون سەر لێ شێواوی هۆکاری ئەم سەر لێ شێواویە ئێمە توانین لەسەر ئاسی تیۆری زۆر باس لەو فاکتەرانە بکەین کە بۆتەوەی دروستبوونی سەر لێ شێواوی لە تاکی کوردیە بەڵام نیازخانەگەر سەرنج لەو چاوانی ئەو باندەی سێکەس کە ئاسایش بە کامل زانیاریەکانەوە بڵاوی دەکاتەوە لە زاری خۆشیانەوە کاتێک کە دان پێدانانەکان بڵاو دەبێتەوە ئەمانە سیر دەکەیت تەمەنیان زۆر کەمە لە لایەکی دیکەەوە ئەمانە تا درەنگێک لە یانە شەوانەکان دەمێننەوە ئایا ئەمانە خودی پەروەردەکراوی ئەم کۆمەلگایان یا ئەمانە لادرن لە پەروەردە و بناغی ئەساسی کۆمەلگای ئێمە ئەمانە چۆن دروست دەبن هۆکارەکانیان چییە کە دەبێت گەنجێکی تەمەن 19 ساڵ 2 ساڵ بێ خەریکی ئەم جۆرە تاوانانە بێ وە کوشت ینی پیاوێکی گەورە بگرێت لە ناو سیارەکەیە لە نیوەی شۆ لەسەر شەقام بیکوژێت لە ڕاستیە من لە زۆر شوێن ئەمەم دووپات کردوتەوە ئێمە شتێکمان نییە بە ناو پرۆسەی پەروەردەکردن نیمانە لە هەرێمی کوردستانە نە لە ناو خێزانەکانە لە نەناو دەستگا پەروەردەیەکانە بۆچی ئەمەمان نییە چونکە دوجار کاتێک کە تۆ ئەڵەی پرۆسی پەروەردەکردن یعنی ئەبێ بزانی ئەمنەوەی کە تۆ ئەتەوێت پەروەردەیەکی کوێیە کێ لە ئێمازانێت تایبەتمەندی و واقعی ئەمنەوەی کامەیە ئێمە هەتا نەزانینەوەکەمان کێن مناڵەکانمان کێن پێویستیەکانیان چییە ئەو سەردەمەی تایە گوزەرێن چییە ئێمە ناتوانین پەروەردەیان کەین چونکە ئەو کلیل و چەک و هێزانەی کە ئەوان پێویستیانە ئێمە بۆیان دابین ناکەین هەر بۆی ئەو حاڵەتی سەر لێ شێواویە ئەو حاڵەتی شپرزەیە یان ئەو حاڵەتی کە ئەتوانم بڵم من بە تێزی ماستەرەکەم توانیم بیسەلمێنم کە کەسێتی پێناسی کەسێتیان ون کردووە ینی ئێمە نەوەیەکمان هەیە بەپێی راپۆرتەکانی WHO یونیسف ئەڵێ زۆرترین هەڕەشەی کوشتن یان نەکوشتن بگورن مردن لەسەر ڕۆژهەڵات بەگشتی و کە ئێمەش بەشێکین لە ڕۆژهەڵات بریتە لە مەترسی تا 2020 مەترسی نەخۆشی درێژخایەنەکان ینی ئێمە سیستمی خۆراکمان هەڵەیە کاتێکەی نەوەیەک پەروەردە بووە سەری لێشێواوە ئایا لەسەر سیستمەکە بڕواکە لە ناو ماڵەکەیان نان بخوا و بەسێژەم ئەوەی دایکی بووی ئاماداکە یان ئەوەی کە ئەو سەرقاڵی ژیانی خۆیەتی تەنها بە چپسێ بە لەفێ بە هەر شتێکی تر خۆی تێرەکە و ئامانجی پراکتیزەکردنی ژیانێتی هێرشی فاسفود لە هەموو دنیا سێ تایبەتمەندی هەیە پارا گێڕێتەوە کاتە گێڕێتەوە و وزە دابینەکە بۆ جەستە بەداخەوە ئێمە لە ڕۆژهەڵاتە من کردومە توێژینەوەکەم کە سلێمانی و هەرێمی کوردستانش بەشێکە هەر سێ سیفەتەکەی لە دەستداوە بۆچی چونکە گەنجەکانی ئێمە لە ماڵە و سێژەمەکەیان بۆ دابی نەکرێ
یعنی خێزان بەرپرسە بەرامبەر دابینکردنی سێژەم خۆراک بۆ مناڵەکانیان بەڵام ئەبێ پارەی گیرفانیشی باتێ لە دەرەوە شتیژەخوا یعنی بۆ بە دوو بارە و بەرامبەر بەوەش بۆ کات کوشتنەوانە چون بۆ شوێنانە وە بەرامبەر بەوەش کەڵەکە بوون زۆرە بێ لە وزەکانیان مەبەستەکەی من لێرە ئەوەیە گەنجێک کە سەرەتای کێبڕکێ قورسەکانیەتی لە ژیانە کە سەرەتای پرسیارە زۆرەکانیەتی لە ژیانە کە سەردەمی پڕوزەییە کە ئەبێ سڵە هیچ نەکاتەوە هەموو ڕێگا قورسەکان ئامادە بێ بیبڕێ ئێمە گەنجەکانمان بەداخەوە زۆربەی کاتەکانیان وەکو جەناب بەداماژت پێکرد بەسەر قاڵکردی خۆیان بە بیرکردنەوە لەوەی کە من چۆن زۆرترین کات بکوژم بەسەرە بن کە ئەمە بەراورد بە هەموو جیهان کە لە سەردەمی گلۆباڵە ئێستەیەکی گرتووە پێوەرەکان لە لای گەنج ئەوەیە من چۆن ڕکابەر بم و کاریگەری نەک تەنها لە سنووری بازنەی خێزانەکەم سنووری بازنەی نەتەوەک و کۆمەلگاکەم لە سنووری بازنەی جیهانە لەسەر هەسارەی زەوی من ڕکابەرم دوجار کاتێک تۆ پۆستێکەکەی لە تەنانە تۆڕە کۆمەڵایەتەکان شتەوە ئەبێبی لەوکەیتەوە چەند هەزارهان کەس لە وڵاتانی دنیاش گرنگی بن بەم پۆستەی تۆیان بەم داهێنانەی تۆیان بەم بیرکردنەوە پرسیارەی تۆ دوجار ئێمە بەداخەوە ئیڵێم وەکو ژیانکردن لە سەردەمی گلۆباڵە ئاژینەوەکانمان لە تەمەنی 2 ساڵیەوە ئایپاد و هەموو تەکنۆلۆژیاکانیان بۆ دابینەکەین بەڵام وەکو پێوەری پەروەردەی هێشتا لە سەردەمی کوشت و کاڵە زۆر باشە نیاز خانم جەناب داماژت بەوە نە لە ناو خێزاندا نێو دەستگا پەروەردەیەکاندا پەروەردە بوونی نییە و هیچ حزورێکی نییە بۆچی خێزان هەمیشە دەگوترێت جەلال کە دایک و باوک تاکە کەسێکن کە پێی خۆشە منداڵەکەی لە خۆی دەوڵەمەندتر بێ بەختەوەرتر بێ زیرەکتر بێ بەڵام بۆچی دایک و باوک لە ڕووی پەروەردەیەوە نایەوێ منداڵەکەی لە خۆی باشتر بێ ینی لەوەچە خۆی کوشتنی تیار و نەدابێ بەڵام بۆچی مناڵەکەی بێتە پیاکۆش وە کامێ ئەو پەروەردەی کە پێویستە خێزان هەی بێ بەڵێ لە ڕاستیە ئەوە نییە دایک و باوکەکە مناڵەکانیان خۆش نایە بە پێچوانەوە لە لووتکەی خۆشەویستیان بۆ مناڵەکان ئەم تاوانیان بەرامبەرەکەن بۆچی چونکە دایک و باوک ئەین مرۆڤ بوونەوەرێکە بە تاقیکردنەوەکان فێری شتەکانە بێ دایک و باوک پێی وایە ئەو ڕێگای ئەو پەروەردەی بۆ پێی دایک و باوکی لەگەڵیانەوەیان کردووە کۆمەلگاکەی ئەو تاقییان کردوێتەوە کاریان پێکردووە باشترین ڕێگایە بۆیە ئەیانوێ مناڵەکەیان بە هەمان ڕێگەی ئەمان بڕۆنەوە بۆ ئەوەی دەرەنجامەکان بەرەو باشتر بڕوە بەڵام لە ڕاستیە ئەو ڕاستی کە ئەبێ هەموو دایک و باوکێک لە هەرێمی کوردستانە بیزانێ مناڵەکانیان لە سەردەمیەوانە ناژین بۆیە تاقیکردنەوەکانی ئەوان مەرجنیە باشترین تاقیکردنەوە بن بۆ ئەوان نمونەیەکی زۆر سادە سەپاندنی دەسەڵات ئێستا پێویستە هەموو دایک و باوکێک بزانێ سنووردانان بۆ ئازادی پراکتیزەکردنی مناڵەکانی ڕەفتارێکی ڕاست نییە لە پرۆسی پەروەردەی ئەمنەوەیە یعنی ئەگەر من بە مناڵەکەم بڵێم نابێ ئەوە بکەی سعاتە بۆ دانێم ئەوە بکەی نەتوانم قەناعەت بە مناڵەکەم کەم کە ئەمە بووی باشە ئەو من تاکێکی تەندروستم پەروەردە نەکرد چونکە کاتێکە گەشاکە کاتێکە لە دەسەڵاتی منەچێتە دەرەوە هەموو شتەکان بەڕەهایی لە بەردەستیان بۆیە ئەویش بەڕەهایی مامەڵان لەگەڵاکە نازانێت سنوورێکیان بۆ دانێ زۆر باشە سیرکە نیازخان منە مێ زیاتر لەسەرەوە هەڵوێستە بکە کەسێک تەمەنی 19 ساڵ بێ دەبێت دەستی بچێتە کوشتن ینی پێداویستیەکانی بەردەمەم گەنجە چین تا بۆ ینی ئەو شتانە چین کە ئەوەندە لە بەردەستین و حازرە بۆی کە پیاوێک بکوژێ وازدەوە بێنە کە لە پێناو هەندێک پارەی زیاترەیە لە پێناو مەترسیەکە بۆ سەرجانی خۆی چکە دوجار هەر گەنجێک کە سەیری ئەم تاوانانە کە ئەگەر پێش ئەویش بوو بێ لەو جۆرە تاوانانەمان هەبوو بەڵام ڕەنگە لە ڕووی کاتەکانەوە ئەوەندە بەسەریەکەوە نەبوو بێ کاتێک ئەم تاوانە دەبینم لە تەلەڤیزیۆن و میدیاکانەوە من ئەترسم ڕۆژێک کە شەڕێک بکەم نەوەک لە پڕات و ڕەبوونەکەم بگاتەوە ئەستەی دەستم بچێتە خوێنی کەسێک یا بۆچی من دەمانچەیەکم دەست ناکەوێت بەڵام گەنجێکی 19-20 ساڵ دەمانچە و کلاشنکۆف وەمانەی بەردەست بکەوێت ینی ئەمە پێداویستیەکان چین کە ئەوەندە لە کۆمەلگای ئەمە مهەیان بۆ کەسێک کە بتوانێت دەستی بچێتە خوێنی کەسێک لە ڕاستیە کۆمەلگای کوردی لە خاڵێکی گواستنەوەیە ئەو خاڵە گواستنەوەی ئەوەیە کە جاران ئێمە پێمانوا بوو ئەگەر بێت و ئێمە لە چواردەوری ماڵێکا بین کەواتە ئاسایشمان بەرقەرارە ئەگەر چواردەوری ماڵەکەمان کە سوکارەکەی خۆمان بێ ئەگەر ینی هێز و تواناکە بە دەوری خۆمان وەرمانەگەر بەڵام پێویستە لە ئێستادا لە سەردەمی گلۆباڵە دوای ئەو ئاسی پێگەشت و تێگەشتنەی کە مرۆڤ پێیگەشتووە ئەبێ وزە و متمانەکان لە ناخی خۆما بن وزە و متمانە بۆ پارێزگاری لە خۆم بۆ بەدەستێنانی ئامانجەکانم کە ئەمە باشترین هێز بۆی هزرە زانیاریە پێگەشتنە کە بەداخەونەوەی ئێمە نیەتی بۆیە من پێم وایە ئێستا گەر بچین
پرسیە بکەین لە نێوان گەنجانە ئەڵێ باشترین هێز بۆ تۆ چییە بۆ ئەوەی خەونەکانە بەدیبێن ئەڵێ پارەیە باشترین هێز بۆ تۆ چیە ئەڵێ چەکە پارە ماسلۆ زۆر بەڕوونی خۆ پارەتوانێت چی بۆ من دابینکە لە سێ گۆشەکە لە بناغەکە پێویستە فیزیۆلۆژیەکان دابینەکە لە قاعەکەیەتی لووتکەکەی کە پێویستە ئەوەی کە زانست بە ئێماڵێ ماسلۆ لە دوای قۆناغێکی باش لە تەمەنی دوو پێویستی زیاد کردووە کە ئەویش پێویستی بۆ معریفە پێویستی بۆ جوانی لە ئێستای هەزارەی سێهەمە لەو قۆناغی پێگەشتنی مرۆڤەکان هەیە پێویستە هەموو مرۆڤەکان بیر لەو دوو پێویستەی جۆم بکەنەوە گەڕان بە شوێن جوانی گەڕان بە شوێن معریفەیە گەنجی ئێمە بۆ هێشتا لەم قاعایە چونکە چواردەورەکەی بە جۆرێک وێنایەکە من ناتوانم بیشارمەوە کە کاریگەری یاریکردنی هەڵەی حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەبێ بیرکردنەوە لە ئەو کاریگەریە کە لە داهاتووە چ فاکتەرێکی سەرڕێشەواوی ئەبێ بۆ تاکەکانی کۆمەلگای کوردی کە دوجار ئەوانیش زەرمەندە بنتیایە وێناکردنی من هێزەکەم لە چەکەکەی دەستمە هێزەکەم لە زۆرینی و کەسانەی لە دەور پشتمە هێزەکەم لە گەورەی ئەو سیارەیە کە پێمە ئەمە بوون بە ئایدیڵی کۆمەڵێک کەسانێک بەم جۆرە وا ئەکات گەنجەکە پێی وایە گەر قەبارەی سیارەکەی دەهزار قاتی قەبارەی ئەو نەبێکاتە ئەو بوونی نییە لە ناو کۆمەلگاکە بە پێچوانەوە گەر ئێستا ئێمە تاکێکی ئەوروپی بگرین پێی وایە چەند سیارەکی بچووکتر بێ بنزین کەمترە خوا پارکینی ئاسانترە جوڵەی زۆرترە هەموو ڕێگاکان باشترەکە ئەو بنزینەکەشی کەی سووتێنێ مەکینەکەی بچووکە ڕادەی پیسبوونی ژینگە کەمترە کەواتە ئەمە گەورەیە بۆ ئەو ئەمە دەسەڵات و بوونە بۆ ئەو پێچ سەر لێ شواوێکە ئەلێرەوە دەست پێەکە بەداخەوە دایک و باوک لە ترسێەوەی نەبا نەوەکانیان لە دەسەڵاتی ئەمان دەرچن بە چەپکردن و سەپاندنی دەسەڵات پەروەردەیانەکەن بۆیە کاتێوانە چنە ڕکابەرەکانەوە سەرلێشێواون خوێندن تەواوەکەن ئیشەکەن بەڵام نەئەتوانن تموح بەدەست بێنن ناتوانن بوونی لە ناو پێگەکەم ئەزمموی کوشتن لەسەر زەوی قابلگی لەخوا بەدەست هەرمی هابیلی برایەوە قە لە ڕەشەیەک دێ سیناریۆیەک نمایشێکی بۆەکە مەبەستمەوەی زنجیرە دراماکان چەندین ڕوودامان هەیە کە گەنجێک لە سۆرانە کوژرێ لاسایی یاری پۆبجیە کاتەوە بەڵێ دکتۆرێکی دەرونی هەر لە بەرنامەکەی مندا دەڵێ منداڵیان هێناوە کە چەقۆی بە برادەرەکەی کردووە گوتێتی لە فلانە زنجیرە درامای تورکیەوە فێر بووم کاریگەری زنجیرە دراماکان زنجیرە دراماکان تەلەڤیزیۆن میدیا سوۆسیال میدیا و یاریە ئەلکترۆنیەکان چ کاریگەریەکان هەیە لە زیادبوونی ڕێژەی کوشتن و تاوانێک کۆمەڵایەتەکە ئەوەی کە من ئەمێ بیڵم ئەمەیە ئەم خاڵەیە دەست خۆش بێ بۆ ئەم پرسیارە خاڵەکە ئەمەیە ئایا من ئەتوانم لە ئێستای ڕەهایی سەتەلایتەکان و ڕەهایی ئینتەرنێتە بڵێم بە مناڵەکەم تۆ نابێ سەیری ئەمە بکەی سەیری ئەومەکە نەخێر ناتوانم بۆیە گرنگە من بە مناڵەکەم بڵێم چۆن سوود لە هەموو ئەو شتانە ببینێ چۆن خوێندنەوەیکی ڕاست بۆ هەموو ئەو شتانە بکاکە ئەو ئەیان بینێ یعنی ئێستایمە بەداخەوە ینی ئەوەی کە سەیری هەموو دراماکانەکەن سەیری مۆدێلی جلەکانیانەکەن لاسایی ڕفتارەکانیانەکەنەوە بەڵام کەس گوێ لە ئەو چیرۆکە ناگرێت کە پەیامی ئەو ڕۆمانووسەیە کە ئەم مسەلسەلەی دروست کردووە کە چیرۆکێکی هەیە پەیامێکی مرۆڤایەتی هەیە ئەگەر ئێمە سەیری کۆتای هەموو زنجیرەکان بکەین کۆتای هەموو فیلمەکان بکەین کۆتای هەموو ڕۆمانووسەکان بکەین سیرەکەی لە کۆتاییە کۆمەڵێ پاڵەوانەکە کۆمەڵی پێوەری مرۆیی لێبوردەیی قبولکردن ملکەجبوون بەخشندەی ئەمانە یعنی مەبەستی ئەوڵ و کۆتای ئەو کەسە ئەوەیە کە ئەڵێت تۆ دوجار ئاسوودەیی پێ ناگا ئەگەر تۆ بەخشندەرمی لەگەڵ کەسەکان تاشتیان لێ قبول نەکەی واز لە بەرژەوەندی تایبەتەکانی خۆت نێنی چونکە دوجار و کووتمان مرۆڤ چەند شوێن خۆیەکە ئەوەش حەزی لە پێگێ یعنی من ئەگەر سەرۆت و سامانی دنیام هەبێ بەڵام پێم وابێ تۆ پێ دوایە من کەسێکی کەمم هەوڵێم بۆ زیاتر هەوڵێم بۆ زیاتر من بورن ئەگەر خاڵی دوو هەمیش بەنسبەت یاری پۆبجیەوە یەک لەحظە بڕێکی کوروەر دەگرم دێمە وڵات ببوورەخان دوای هەر لەسەرەوەش دێژە بە گفتوگۆکانمان بەڵێ بینەرانی عزیز ناوبڕێکی کوروەر دەگرین و لە کاتژمێردە پێتان دەگەینەوە. توپ آرت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندوق. بۆ بەدیهێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان. لێوان لێو بووە لە خۆشیەکان. ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین. شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەم دێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین، هێمای سەرکەوتن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست دووبارە سڵاوتان لێبێ. لە پێش ناوبڕەکەەوە باسمان لە کاریگەری زنجیر دراماکان کرد. ئەو دیاردە لە مێژینەی مرۆڤ نمایشی قەلە ڕەشێ بۆ ناشتنی مرۆڤێک کردمانەوە کاریگەری میدیا لەو سەردەمەدا. لە ئێستادا میوانەکەمان باسی لە کاریگەری یاری پۆبژی کرد. ناوبڕێکمان وەرگرت و دەچینەوە لای بزانین ئەمە چ ڕۆڵێکی لە زیادبوونی تاوانە کۆمەڵایەتی و کوشتنەکان. نیازخانم فەرموو ببورن. لێرە یاری پۆبجیەکان بە نمونە وەرەگرین. یعنی من زۆر بەرکەوتم کردووە لەگەڵ گەنجەکانە بە شێوازێکی ناڕاستەخۆ هەڵم ماوە تێ بگەم. هەنی گەنجێک لە یەکێک لە قوتابخانەکان بە من ئەڵێ من 16 سەعات یاری پۆبجیەکەم، لە 24 سەعاتەکە 16 سەعاتی. پرسیارەکە لێرە ئەمەیە، ئەم گەنجە لە 16 سەعات کە یاریەکە ئەیکەی ئەخەوێ، کەی نانەخوا، کەی ئەچێ بۆ توالێت، کەی ئەچێ خۆی ئەشوە، کەی ئەچێ بۆ قوتابخانە، کەی ئەرکەکانی بەرامبەر خێزانەکەی جێبەجێەکە. هۆکارەکە لێرە ئەمەیە، بە گەنجەکەم پرسیوە یاری پۆبجی تەواوە بێ؟ نەخێر تەواو نابێت. ئەو کەسەی کە ئەو کۆمپانیایی کە ئێوێ یاریەک دروست کاتەوە بوونی نییە، ئەو بیر لە بەرژۆندی خۆیە کاتەوە. یعنی منم ئەبێ بزانم ئایا یاری پۆبجیەکە من بەکارێنێ یا من ئەو بەکارێنم. ئەگەر ئێمە وێنەی ژیانی ڕۆژانەی تاکێکی مەدەنی بگرینە ئەستۆ جەنابتان بەین تایوارە لە ستۆدیۆیان دوای تەوابوونی بەرنامەکە بە شوێن ئەو بابەتانە ئەگەڕێن کە سبێنێ پێشکەشێکن سەرقاڵن، دوای ئەوە کۆمەڵە ئەرکی کۆمەڵایەتیتان لەسەرشانە بۆیە ڕۆژەکەت بریتێ لە هەمووی لە ئەرک. ئەگەر لە ڕێ ئەو ئامێری مۆبایلی کە پێێتە لە ماوەی نێوان گەڕانەوەی تۆ لە ماڵەوە لە دەوام بۆ ماڵەوە دانیشی چارەکێک 20 دقە ئەو یاریە بکەی، ئەو ئاسوودەیە
ئەی بە دەروونت ئەو وزێ ئەگەڕیتەوە بۆ خۆت کەواد لەکە لە ماڵی شۆ دووبارە دەستکەیتەوە بە ئەرکەکانە بەبێ بێزاری. بەڵام ئایا گەنجەکانی ئێمە کە پێیان وایە ژیان هەمووی بریتێ لە یاری پۆبجی، ئەمە کێشەکە یاری پۆبجی نییە، کێشەکە ئەو گەنجەیە کە ئێمە پەروەردەمان کردو. بۆیە زۆر گرنگە ئێمە ئەو پرسیارە لە خۆمان بکەین، نەڵێن گەنجەکە یاری پۆبجیەکە سەری لێشیوانەوە، بڵێن ئێمە نەمانزانیوە گەنجە پەروەردەکەین کە یاری پۆبجی کە یاریە ئەتوانێت ئەو بکاتە خزمەتی خۆیەوە، چونکە ئەو کۆمپانیایە دوجار حەزی لێ زۆرترین قۆناغ ببڕێ، زۆرترین ماوە ئەو بەکاربێنرێ، زۆرترین کات ببێ بە قەزیە لە لای خەڵک. بەس بۆ ئێمە نەمانتوانیوە گەنجێک پەروەردەکەین کە ئەو ئامێرەی لە بەردەستایەتی بە باشترین شێوە بەکاری بێنێ. هەتا ئێمە ئەم هاوکێشەیە گۆڕین ئەم دیاردانە بەرەو خراپترە ڕۆن و زەقتری شەبنەوە. زۆر باشە. باشترین کار کە دایک و باوکان بیکەن لەگەڵ مناڵەکانیان چین، نەبێش بڵێن مناڵ، چووکە لە ئێستا مناڵەوەی کە تا 15 ساڵ پێی دەوتری ئامێر منداڵ، بەڵام سیر دەکەی کابرا لە تەمەنی 25 ئەمانەیە دەچێتە کوشتن. ئەرکی دایک و باوک لە ئێستادا چییە کە هیچ نەبێت لەو کۆتاییان لەو ساتی تەمەنەکانیشا دەبێم دایک و باوک بەخۆیان بێتەوە بۆی کە لە پرسنەوەی لەگەڵ منداڵەکانی هەنەبێ، یا دەکرێت بڵێن مادام کوڕەکەی گەورەی و دەچێتە زانکۆ ئیتر ئازاد و حڕی بکات. لە ڕاستیە من حەزەکەم یەک خاڵ بڵێم پێشۆی وەڵامی ئەو پرسیارە بەمەوە، ئێمە بێ جیاوازی بکەین لە نێوان دووشتە. خاڵی یەکەم بکوژ ئەو کەسەی کە بکوژە، ئەو کەسەی کە باکی نییە بە وێنای خۆی لە لای چواردەورەکەی ئێمە و حاڵەتانە بە درێژایی مێژوو لە کۆمەلگا مرۆییەکانە بینیوانن. ئەو حاڵەتانن کە لە ڕووی دەرونیەوە کەسانی تەندروست نین گرفتی دەرونیان هەیە. لەبەرەوە ئەم حاڵەتانی کە تاکێکە نادروستە لە ڕووی دەرونیەوە و کۆمەڵە گرفتی دەرونی هەیە و کوشتن ئەنجامەیە، ئەمە چارەسەرکردنی ئەم دیاردەی کوشتنانە جیاوازە لەوانەیە کە وەکو بەڕێستان باسان کرد کۆمەڵە فاکتەری تر هەیە لە کۆمەلگاکە کەوا ئەکات ڕێژەی کوشتنەکە جیاواز بێ یاخود زۆرتر بێ. من ببورن من لاسانی کەسێکەکەمەوە من یاریەکە وام لێکە من زۆری نێرگەلەکەی کێشم وام لێکە مەشروب لە تەمەنێکی زۆر مناڵیەوە ئەخۆنەوە جۆرێکی تر کاریگەری خراپەکاتە درستیان ئەمەیە ئێمە ئەبێ لێ پێچینەوە. دوجار ئەگەر ئامارەکان بۆ ماڕوونکەنەوە ئێمە زۆر باشتر ئەتوانین قەراری بین، بەڵام من بۆیە بەڕەهایی ئەڵێم ئێمە ئەتوانین دایک و باوک بکەینە بەرپرست، چونکە بەڕاستی بە هەموو ئەو فاکتەرانی کە باسێکین ئەگەر پرۆسی پەروەردە پرۆسێکی تەندروست بێ ئەتوانین بڵین ئەو کاریگەریە بەو ڕادەیە ناکا بکاتە کوشتن. دایک و باوکی ئێمە پێویستەیە خاڵێ بیزانن ئەگەر بەرپرسیارەتی پەروەردەیان پێ هەڵەگیرێ ئەبێ بە بەردەوامی کار لەسەر خۆیان بکەن کە زانیاریەکانیان نوێکەنەوە. ئەگەر نە من ئەوەی کە من ئەیڵێم پرۆسەی پەروەردەکردن لە 2003 تەنها لەسەر بەرپرسیارەتی دایک و باوک ناڕابەڕێەوە، ئەبێ بتمانە بکەن بە دەستگا پەروەردەیەکان. زۆر جارەش بیستین دایک و باوکەکانڵێ متمانەمان بە دەستگا پەروەردەیەکان نییە، چونکە تاکو ئێستا ئێمە لە ڕکابەرین لەگەڵیانە. بەڵام ئەگەر ئێمە بێت و بیان خێنە ژێر بەرپرسیارەتیەوە بڵین هەچکە لێنێک لە مناڵەکانمانەیە خەتای ئێوەیە ئەوانش ناچارن بەخوا نابڕۆنەوە و باشترین ڕێگەش بۆ چارەسەری پرۆسەی پەروەردە ئەوەیە، چونکە کاتێککە مامۆستاکە نازانێ لە سەرەتای دایانگاوە هەتاکو زانکۆ نازانێ وەڵامی پرسیارینەوەکەمان باتەوە، ئێمە توانین لە ڕێگای یاسا و فەرمیەوە مامەڵیان لەگەڵا بکەین لێ پێچینەوە لێ بکەین. بەڵام ئەگەر تەنها دایک و باوکەکان بێ ئێمە ناتوانین، چونکە دوجار مناڵی خۆیانە. نیاز خانم داتام لایەکە یەکێک لە دادگاکانی پارێزگاکانی کوردستان لە ساڵی 2010 دەڵێت زۆرترین ڕێژەی تەلاق بەر بە وەکۆڵی پێش ڕێژەی هاوسەرگیری کەوتووە لە چوارچەوەی کاریگەری زنجیرە دراماکان و تەکنەلۆژیا و مێدیاکانی ڕاگەیاندن. سەرنجام توندوتیژی نێو خێزان، جیابوونەوەی دایک و باوک و سەرگەردانبوونی منداڵ تا چەند هۆکارەیان بۆونە دەبێتە هۆی زیاتر گواستنەوەی ئەم توندوتیژی و ئەزمموی دەرونی ئاڵۆزیە بۆ نێو کۆمەلگە و کە سەرنجام تاوانە کۆمەڵایەتەکانی لێ بکەوێتەوە. بەڵێ ئەو ئامارش کە ئەوان بڵاویان کردوتەوە ئامار نییە، تەنها ژمارەیە، چونکە ئامار ئەوەیە ئەوان پێمانەڵێن 2000 حاڵەتی هاوسەرگیری بووە، بەڵام 3000 حاڵەتی جیابوونەوە. بەڵام ئاماژیان بەوە نەکردووە ئایا ئەو حاڵەتی جیابوونەوانە هەمووی بریتێ لە ساڵی 2010؟ یعنی ئەگەر 2010 لەو 2000 حاڵەتی کە هاوسەرگیریان کردووە چەنی ئەو 2000 جیابۆتەوە؟
ئەبێ ئەوە بە ئێمە بڵێن بەڵام ئەگەر ئێمە ئەو 3000 حاڵەتی کە لە ساڵی 2010 ڕوویاوە 3000ەکە گەڕێتەوە بۆ 5 ساڵ ئێمە هەڵوێستێکمان هەیە بەرامبەری ئەگەڕێتەوە بۆ گرێبەستەکانی 10 ساڵ هەڵوێستێکمان هەیە ئەگەڕێتەوە بۆ 20 ساڵ هەڵوێستێکی ترمان هەیە بەرامبەری ئەوانیش دووبارە ئامار نین بەڵام باس لەوە ناکەین بەڵێ کۆمەلگای کوردی خێزانەکانی کۆمەلگای کوردی جۆرێک لە پەرتەوازی جۆرێک لە سەر لە شێواوی هەیە جیابوونەوەیە کان ڕاکردن لە هەڵگرتنی بەرپرسیارەتی مناڵەکان سەرقاڵکردنی مناڵەکان بە یاریەکانەوە بۆ ئەوی تەنها دوور بن لە ئێمە تەنها دڵنیابین کە ئەوان لە دەرەوە نین و تێکەڵاوی خەڵکی تر نابن کاتە فێریشتی خراپ نابن ئەم بیرکردنەوانە بەڵێ کاریگەری زۆری هەیە بۆ حاڵەتی ناتەندروست بوون چونکە دوجار مرۆڤ ئەگەر لە ڕووی دەرونیەوە گرفتی نەبێ تەما هەنگاوەکان وردە وردەیە بۆ نەخۆشیە دەرونیەکان یەکەم جار کێشەیە هەست بە هەستەکەم کێشەیەکە دوای بێ بەگرێت دوای بێ بەگرێ دوایە بێ بە نەخۆشی بۆیە سیرەکەی مناڵەکە لە مناڵیەوە وردە وردە کێشەکانی تیا گەورابێ بۆیە لە گەورەیە ئەبێ بە نەخۆشیە دەرونیەکە و ناچار یاخۆیە کوژەیە بەرامبەرەکەیە کوژێ بەڵام دوجار هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئێمە نەمانزانی وەڵامی پرسیارەکانیان بینەوە نەمانزانیوە ئەو ڕێگەیان بۆ وێناکەین کە پێویست زۆر باشە نیازخانم لەبەرەی کاتی بەرنامەکەمان زۆر کەمی ماوە کاریگەری و شوێنەوار و ئاسەوارە خراپەکانی بەردەوامبوونی دیاردەی کوشتن ڕێژەی کوشتن لە هەرێمی کوردستان کۆمەڵگە بەرەوکوێ بە خێزان بەرەوکوێ بە تاک بەرەوکوێ بە من ئەمێ ئەوە بڵێم هیوادارم هەموو تاکێکی کوردی بە بەرپرسانانەوە ڕەفتار بکە کاڵین بەرپرسیاریەتی ڕەفتار بکە ینی چۆن کەناڵێکی ڕاگەاندن ئەگەر ئێوێ باس لە دیاردەی کوشتنەکە بکە بۆ ئەوی چارەسەری کێشەکە بکە نابێ بڵێ ئەوەیە کوشتن بوو ئەو کوشتن بۆ ئەو کوشتن بوو خەڵکەکەونی ترە ترسێ هەندێکی هەرزەکاری ژێ ئاڵەجا کەونە کوشتن هەیە وی جنی کێشەنەیە با من دەست پێ بکەم بەس ئەگەر تۆتەوێ ئەم هەواڵە بڵاوکەیتەوە بۆی بڵێ ئێمە گرفتێکمانەیە با چارەیکەین ئەبێ پێمان بڵێ ئەم کوشتنانە بۆ کێ بەرپرسە ئامارەکان ناچاری دەستگا فەرمیەکان بکەین ئامار بخەنە بەردەستمان بۆ ئەوەی ئەگەر بۆمان ڕاست بێتەوە گرفتەکە پەروەردەیە ئێمە هەموو هێرشێکمان بۆ چەند ساڵە بکەینە سەر وەزارەتی پەروەردە بووی چارەسەری گرفتی پرۆسی پەروەردەکان نەخێر ئەگەر پەروەردە نییە دوای پێگەشتنە ئەگەر کۆمەلگایە ئەگەر هەچ کەسێکی ترە ئێمە ئەبێ بەرپرسانان ڕفتار بکەین ئەو کەسی کە دایک و باوکە ئەبێ بەرپرسیارانە مناڵەکانی پەروەردەکە چونکە دوجار هەر مناڵی تۆ نیە تاکێکە لە کۆمەلگایە کەناڵەکە بە هەمان شێوە بەڕاستی دام و دەستگاکانی بەرپرسیارن لە گرتنە ئەستوی ئەو کەسانی کە ئەتوانین پیان بڵین کەسانی ناتەندروستن ئێمە تاکو ئێستا پیان ناڵین وەکو ناو گۆڕیمانە چاکسازی کۆمەڵاتی بەڵام تاکو چەند توانیمانە کەسانی کاتچنە مەڵبەتەکانی چاکسازیەوە وەکو تاکێکی تەندروست دێنەوە ناو کۆمەلگا تاکو چەند ئەوانی قبوڵە بۆ ئەوەی ئەو پێگەیان باتەوە دووبارە ئەوان هەست بە لاوازی نەکەنەوە پەنا نەبنەوە بەڵام من ئەوەی ئەیڵێم هەر تاکێک پەنابەرێ بۆ کوشتنی خۆی یا کوشتنی هەچ کەسێکی تر تەنانەت ئەگەر دوژمنەکەشێتی لە لووتکەی بەهێزیەوە ئەیکە یعنی لووتکەی لاوازی وای لێ ئەکا پەنابەرێ بۆ ئەوە مرۆڤ ئەگەر هەست بە بوونی خۆی هەست بە گەورەی هەست بە ڕادێک لە خۆشەویستی بکە هیچ کاتە تونند و تیژی پەیامی نابێت زۆر سپاس بۆ تۆ نیاز محەممەد توێژەر و توێژەری کۆمەڵایەتی و کۆمەڵ سپاس بۆ دەرفەتێکی بینەرانی عزیز ناوبڕێکی کوردوەردەگرین و لە بڕگەکانی دیکەی بەرنامەکەماندا پێتان شار ببینەوە. لای پەیامنێرانمان دیارە لە ئێستادا ڕاستی هەمامین پەیامنێرمان لە شاری سلێمانی لەگەڵمانایە ڕاستی سڵاو لێبێ گەر گوێت لە منە پێم بڵێ ئەمڕۆ لە شاری سلێمانی چیە گوزارێت و ئێستا تۆ لەکوێیت؟ کاک جەلال سڵاو لێوە لە بینەرانی بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە ئەمڕۆ لە شاری سلێمانی چەندین چالاکی بەڕێوە ئەچێت یەکەمین چالاکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی حوتەمین کۆنفرانسی زانستی خۆی ئەنجامەدات هەروەها وا بڕیارە کاتژمێرد و لە ئوتێل های کریست گەورەترین کۆنفرانسی نێودەوڵەتی دەروونناسی بۆ دکتۆر نوری شاهینی ساز بکرێ کاتژمێر 3 پاش نیوەڕۆ لە زانکۆی سلێمانی لە قلیاسان کۆلێژەکانی یونایتد ساینس ئاهەنگی کۆتایی پێشبڕکێی نێودەوڵەتی ئیمپۆ ئەنجامەدەن و لەوێ ئەنجامەکان ئاشکراکەن هەروەها کۆمپانیای هواوی لە کاتژمێر 7 لە هوتێل شاری جوان بەرهەمێکی تازەی کە پرۆسیە هواوی پرۆسی ئاشکراکات و خاتە بەر دیدی ئەوانی کە حەزیان بۆ جۆرە مۆبایلەیە
من ئێستاکەوتەم لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی لێرە حوتەمین کۆنفرانسی نێودەوڵەتی ئەنجامەدرێ کۆنفرانسی زانستی کۆنفرانسەکە ئەم ساڵ تایبەتە بە کۆنفرانسەکە ئەم ساڵ تایبەتە بەوەی کە لەسەر زمان و ئەدەبیات و وەرگێڕان ئەنجامەدرێەوە ئەمە حوتەمین ساڵم کۆنفرانسە ئەنجامەدرێت کۆنفرانسێکی نێودەوڵەتیە بە ئامادەبوونی وەزیری خوێندنی باڵا هەروەها ئەمیندارەتی گشتی سەرۆک زانکۆی گەشەپێدانی مرۆیی دکتۆر عەلی قەرداغی ئەنجامەدرێت من ئێستاکە میوانێکم هەیە دکتۆر سامان میوانمە دکتۆر سڵاو لێ سوپاس بۆم دەرفەتە ئەگەر بێت و بە کورتی ئامانجی ئەم کۆنفرانسەوە پێدەڕۆ. بەڵێ دیارە کۆنفرانسی حوتەمی ساڵانەی زانکۆی گەشەپێدانی مرۆیی ئەمڕۆ بەڕێوە دەچێت. ئەم زانکۆیە ئەم ساڵ تەرکیز دەخاتە زمان سەرزمان زمانەوانی وەرگێڕان و بواری وێژەی ئینگلیزی بەتایبەت و ئێمە ژەمانەوێت ئیڤنتێکی زۆر گەورەی زانستی ڕێبخەین کە تا ئێستا لە عێراقدا نمونەی نەبووە و دەمانەوێت وەکو زانکۆی گەشەپێدانی مرۆیی تواناکان لە عێراقدا کۆ بکەینەوە بەتایبەت هەرێمی کوردستان و پیشانی بدەین کە چیمان کردو و بەرەو کوێ ڕۆین. بەڵێ دکتۆر بە پرسیاری منەوە بێت ئێوە بۆچی ئەمساڵ ئەو بابەتتان هەڵبژاردووە واتە بابەتی زمان و زمانەوانی و وەرگێڕان چ گرنگێکی تیا پێتان ئەتانوێت لەم بوارە چ خزمەتێ بکەن؟ خۆی زمان لەسەر ڕاستی نێودەوڵەتی زۆر گرنگی هەیە بە تەبەتی زمانی ئینگلیزی زمان پردی پەیوەندیە لە نێوان هەموو نەتەوە جیاوازەکان و ئێمە لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی لەو بوارەدا زۆر بەهێزین کادری بەهێزمان هەیە و دەشمانەوێت ئەو توانانی ترکە هەن لە عێراقدا و بەتایبەت کە جگە لە زمانی کوردی و زمانی عەرەبی کە زمانی فەرمین زمانی ئینگلیزی بۆ بازاری کار بۆ پەیوەندی نێودەوڵەتیەکان بۆ پەیوەندی نێونەتەوەیەکان زۆر گرنگن کە گرنگە ئێمەش بەشدار بین لە بەرزڕاگرتنی ئەم گرنگی و بەشدار بین لە بەرەو پێشبردننی. زۆر سپاس دکتۆر کاجلال منەمێ ئاماژەوە بدەم بڕیار وایە لە کۆنفرانسەکە تا زیاتر لە 100 توێژینەوە لە لای مامۆستایان لە نێوان مامۆستایانی کوردستان و عێراق بۆ لەم کۆنفرانسەدا بخرێتە ڕوو لەسەر و تەوەرانی کە باسمان کردن و لێرە کۆنفرانسەکە بە ئامادەبوونی دەیان میوانی نێوخۆ و دەرەوە ئەنجامەدرێت و ئامادەبوویەکی زۆری هەیە و بەشێکی زۆری قوتابیانی خود زانکۆی گەشەپێدانی مرۆییش لێرە ئامادەن. زۆر باشە ڕاستی سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیاریەکانت کە بۆ ئێمە خستە ڕوو دەچینە لای پەیامنێرێکی دیکەمان دیارە لە ئێستادا جەلال جەباری ببورن دیارە هاوکارانە ئاماژە بۆ دەکەن کە سامان فەتاح لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمانایە. سامان سڵاوی خوارد لێبێت ئەگەر پێم بڵێ ئەمڕۆ لە شاری هەڵەبجە چیە گوزارێت؟ بەڵێ سڵاوتان لەوێ کاک جەلال سڵاو لە بینرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت منەمەوێت سەرەتا لە زانیاریەکانی ڕۆژەوە دەست پێ بکەم کە ئەمڕۆ بڕێر وایە پرۆسەیەکی واڵمەتێکی نوێی دابشکردنی نەوت لە گەڕەکەەکانی هەڵەبجە دەست پێ بکات و سەرەتاش دابشکردنی نەوتەکە لە گەڕێکی زەمەخیوە دەست بە دابشکردنەکە کرد و بڕاری جوای ئەمڕۆ کاتژمێر دە ڕێکخراوی هەڵوێست وەرشەیەکی ڕانان بۆ فەرمانبەران بکاتەوە کە لە دیوانی پارێزگار لێەوە دەست پێ کات کە ماوەی 2 ساڵە ڕێکخراوەکە بەڵە سامان دیارە لە ئێستادا بۆهۆی پێدەچێت گرفتی ئەنتەرنێت بێ لەوەی کە پەیوەندیەکەمان لەگەڵ ساماندا دەپچڕێت ئەگەر پەیامنێری ترمان ئامادە بێت دەچینە لای پەیامنێرانی ترمان گەر هاوکارانم ئاماژەم پێ بکەن لەوەی گەر پەیامنێری ترمان لەسەر هێڵ بێت دیارە سامان بەردەوامە سامان فەرمو درێژە بە زانیاریەکانت بدە. بەڵێ کاک جەلال ئێستا من وەکە ئاماژەم پێکرد لە قوتابخانەی بورانی حاجی محەممەدم لێرە لە ڕێکخراوی CDO باوکاری بە ڕێبەراتی پەروەردەی هەڵەبجە هۆپشۆپێکی بۆ مامۆستایان کردووەتەوە لەبەرەوەی کە باسی ژینگە بکرێ و لە نزیک بوونەوە لە ڕۆژی ژینگە ئەو قوتابخانانە قوتابخانە و چالاکیێکی ژینگەی ئەنجام بدا. من ئێستا چمە لای مامۆستاستار مامۆستا بێنێرەوە ئاماژتان لەوە چیە کە دەتانەوێت لە ڕێگەی قوتابخانەکانەوە ڕەوشی ژینگە باشتر بکەن. بەڵێ بەخێرهاتنی کەناڵی پەیامی خۆشەویستەکەم ڕاستی ئامانجمان لەم وەرکشۆپە ئەوەیە بە سپۆنسۆری ڕێکخراوی CDO لەگەڵ پەروەردەی هەڵەبجە ئەمانجمان ئەوەیە لەمە بەدواوە لەمڕۆ بەدواوە مامۆستایان بچنە قوتابخانەکانی خۆیان وشارەیەکی ژینگەیی بە قوتابیان بدەن بۆ ڕۆژی ژینگە چالاکیەکی قوتابخانەکان هەبێت.
دەچەند گرنگە ئەم جۆرە چالاکیانەمە جۆرە وەرکشۆپانە؟ بەڵێ ڕاستی کۆمەڵگەی ئێمە لە ڕووی ڕۆشنبیری ژینگەییەوە پێویستی بەم بۆ ورکشۆپانە هەیە، ینی ئەبێت مامۆسایانی بەتایبەتی مامۆسایان کە بەشداری ئەم ورکشۆپیان کردووە، مامۆسایی زانستن. ئێمە نامانەوێت مامۆسایان تەنها مامۆسایەکی منهەجی بن، ئەمانەوێت لە ڕوانگەکەی ترەوە کۆمەڵێک زانیاری ژینگەیی لە قوتابخانەکانیانە هەر نەک لە قوتابخانەکانە بگرە بۆ کۆمەڵگەش و بۆ خێزانەکانیش پەرە پێ بدەن. قوتابخانێک لە ڕۆژی ژینگەدا چالاکی خۆی ئەنجامەدا ئەوە کێوتە سەر ئیداری و قوتابخانەیە و ئەو مامۆستایانی کە بەشداری و وەرکشۆپەکەن. ڕاستیە بەشداربوونی ئەم وەرکشۆپەیە کە کۆمەڵێک مامۆستایانی سنووری تەبیاڵە بیارە فورماڵ هەڵەبجەن کۆمەڵی مامۆستای دیاریکراون، ینی زۆری مامۆستاکان نین ئەوانە کە لێرە بەشداریەکەن ئەگە بکرێت باشتر لە قوتابخانەکان بۆ ڕۆژی ژینگە ئەویان هەبێت. بەڵێ کاک سەر جەلال من ئەگەڕێمەوە لای ئەوە کە زۆر باشە. سامان سپاس بۆ تۆ، سپاس بۆی کە زانیاریەکان و چالاکیەکانی ئەمڕۆی هەڵەبجەت بۆ خستینە ڕوو. دەچینە لای پامنێرمان جەلال جەباری لە شاری چەمچەماڵەوە کە دیارە کاگرێز لە ئێستادا سبەینێ ڕۆژی ئەنفالە، بۆیە بەرەبەرە چالاکیەکان لە گەرمیان و لە چەمچەماڵ زیاتر دەبن. جەلال سڵاوی خوارد لێبێ ئەگەر پێم بڵێ ئەمڕۆ چالاکیەکانی ڕۆژانی داهاتوو لە شاری چەمچەماڵ یا بەگشتی لە گەرمیان چی هەیە لەسەر ئەنفال؟ سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. دیارە ئێستا ئێمە لە مۆنومێنتی ئەنفالی لە قەزای چەمچەماڵ و بڕیارە چالاکیەکانی مەراسیمی 31 ساڵەی ئەنفال لەمڕۆ دەست پێ بکە. ئێستا لە مۆنومێنتی قەزاکە پانێڵێک بەڕێوە ئەچێوە بڕیارە هەم سبەی هەم دوو سبەی چالاکیەکان بەردەوامی هەبێت. لەگەڵ ئەوەی بڕیارە ئەم ساڵ چالاکیەکە لە ئیداری گەرمیان بەڕێوە بچێ، بەڵام دیارە لە قەزای چەمچەماڵیش بڕیارە لە قەزای چەمچەماڵیش ژمارەیەک چالاکی جۆرە و جۆر بەڕێوە بچێ. من بۆ زانیاری زیاتر بەڕێز کاک ڕەمک ڕەمەزان قایمقامی چەمچەماڵ وەرەگرم سەبارەت بە ئامادەکاریەکان. کاک ڕەمک زۆر سوپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر پێم بڵێ ئەو چالاکیانە چین کە لەمڕۆ دەست پێکا بە بۆنەی 30یەکەمی ساڵیادی ئەنفالەوە لە قەزای چەمچەماڵ. دەمەوێت سەرەتا دەستخۆشی لە کەناڵی پێیان موستافا بەڕێزەکەی بکەم کە لە چەمچەماڵ هەمیشە بەدەممانەوەن، هەمیشە بەخەمی خەمەکانی چەمچەماڵەوەن. ئەوە دەمەوێت باسی ساڵی پاریش بکەم کە ساڵی پار ئێمە لە کۆبنەوەی ڕێکخراوەکانی کە کار بۆ کەیسی ئەنفالەکەن لەگەڵ لایەنە سیاسەکان لەسەر پێشنیاری برات بڕیارماندا کە چیتر گریان شیوەن بەو شێوەیە یادی ئەنفال نەکەینەوە، بەڵکو بە کاری ڕۆشنبیری و کاری پێگەیاندن و کاری لێکۆڵینەوەی زانستی و ئەکادمی لە زانکۆ و پەیمانگاکان و بە هەڵمەتی ژینگە پارێزی، هەڵمەتی نەمامناشتن و چالاکی ڕۆشنبیرکردنەوەی لە هەموو بوارەکان و لەگەڵ خەڵاتکردنی ئەو کەسانەی کە سوکاری سەربەرزی ئەنفالکراون کە ماستەر و دکتۆرای هێناوە خەڵاتی ڕێزلێنانیان بۆ بکەین. بەڵام خۆتان دەزان ئەم ساڵ بە بڕیارەتی وەزارەتی ڕۆشنبی وەزارەتی شەیدان و ئەنفالکراوان ئەم یادە بەڕسمی لێ کەلار دەکرێتەوە. بەڵام ئێمە وەکو ئەو گروپەی کە داماننا، وەکو ئەو لیژنەی کە داماننا بڕیارماندا کۆمەڵک چالاکی بکەین کە لە ڕۆژی پێنجشەممای 11 لە سەرۆکاتی زانکۆ بەڕێستان ئامادەبوون پانێڵە کرا کە لەسەر ڕەهەندەکان ئەنفال لە ڕووی مێژووی، لە ڕووی هەروەها دینی، هەروەها لە ڕووی سیاسی و سایکۆلۆژیشەوە ئەمە کارەکانیان لە سنتەری جینۆساید کرا. ئەمڕۆ پانێڵێک دەکرێت لەلایەن کۆمەڵک کەسی مافناس و مافپەروەر و هەروەها خەڵکی ئەکادمی لەسەر تاوانی جینۆساید و هەروەها سبەی کە 4 کاتژمێردا ئێمە کاتێکمان داناوە بۆ سەرجەملانە سیاسەکان لەسەر مۆنومنت کە تاجە گوڵگنی خواندانین یاخود کەسێک گوتارێک شتێکی هەبێ بە ڕسمی چالاکێک بەیانی ناکرێ. بەڵام بۆ ئەمڕۆ ئێوارە کە ڕۆژی شەممە لەسەر یەکشەممە کاتژمێر 7 لەلایەن سنتەری گەنجانەوە کۆمەڵک چالاکی دەکرێت کە ڕەمزێکە بۆ یادی تاوانی 31 ساڵی تاوانی جینۆسایدی و هەروەها 182 پەپولە ئاسای سنوورەکەمان و هەروەها کاتژمێر بۆ بەیانی کە دەکاتە دووشەم لە 15 مانگ لە بەشی ڕۆشنبیری لە چەمچەماڵ کە بەرنامەکە لە لای بەڕێستان هەیە دیداری سێم بۆ فلیمی جینۆساید دەکرێت. ئەمانە کۆمەڵک چالاکی تر و هەروەها ڕێزلێنان لە دوو خوێنکاری قوربانیانی ئەنفال کە ماستەر و دکتۆران بەدەستێنەوە و شانۆگەری و شەعر خوێندنەوە و ئەمڕۆ کورتە فلیمێک و هەروەها نمایشێکی شانۆی دەکرێت. بڵین ئەم ساڵ بەراورد بە ساڵانی پێشوە چالاکیەکانی مەراسیمی 31 ساڵەی ئەنفال
جیاوازترن لە ساڵانی پێشوو بەتەکیدوە هەموو کە سوکاری سەربەرزی شەهیدانمان وە دۆست و هاواڵەکانمان و لایەنە سیاسەکان و ڕێکخراوەکانی شاهدی ئەوە دەدەن کە 2 ساڵە لەگەڵ ئەوەی قەیرانی داراییشە بەڵام ئێمە بە هەماهەنگی چووکە بەدەست بڕیارمانداوە بەدەستە جەمعی کار بۆ هەموو کارە جوانەکانی چەمچەماڵ بکەین چ جایی کارێکی گەورەی وەکو ئەنفال کە هەمومان پێویستە یەک دەنگ بین یەک ڕنگ بین یەک وتە بین یەک کردار بین بۆی بتوانین هەرنا دڵی کە سوکارێکی سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان ئاسوود دەکەین خۆشبەختانە 2 ساڵە یادەکە وا بەڕێوە دەچێت کە دەکەینە یادی ڕۆشنبیری و یادی ژینگە پارێزی و یادی خۆشەویستی بۆ یەکتر سواز بۆ جەناویشتان جەلال ئەگەر پێم بڵێ لە وتەکانی بەڕێز ڕەمەزان قایمقامی چەمچەماڵ و سەبارەت بە مەراسیمی 31 ساڵەی ئەنفال ولا ئێستاە بەڕێز هابیل ئەحمەد بەڕێوەبەری مۆنۆمنتی چەمچەماڵیش لای منە ئەگەر پرسیارێکی تایبەتان بۆی هەبێت زۆر باشە پێشەوەی کە بچیتە لای ئەو جەلال پێم بڵێ ئەمساڵ وەکو ساڵانی ڕابردوو کە سوکاری قوربانیانی تاوانی ئەنفال هیچ ناڕزایی و ڕخنەیەکیان هەیە چونکە بینیمە لە چەند ڕۆژی ڕابردوو چەند کەسێک لە بەردەم دادگای سلێمانی باسدان لە بایکۆت یادی ئەنفال دەکردەوە گەر پێشم بڵێ بە دەقیقی یادی یا مەراسیمی گەورەی ئەنفال ئەمساڵ لە چەمچەماڵە یا لە کەلارە بەڵێ کاک جەلال وەک لە سەرەتای ئاماژەم پێکرد بە دیاریکراوی ئەمساڵ مەراسیمەکە لە گەرمیان ئەکرێتەوە بەڵام بەو پێی کە لە قەزای چەمچەماڵیش هەم ژمارەیەکی زۆر لە کە سوکاری ئەنفال کراوبوونی هەیە و زۆرترین ژمارە ئەو ڕووفاتانی کە هێنراونەتەوە ئێستا لە مۆنۆمنتی ئەنفال نێژراون و مۆنۆمنتی ئەنفال کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان ڕەمزی ئەنفالە لە قەزای چەمچەماڵە وەک بەڕێز قایمقام ئاماژەی پێکرد لە قەزای چەمچەماڵیش مەراسیمێک ئەبێ کە 3 ڕۆژ واتە ئەمڕۆ هەم سبەی هەم 2 سبەی بەردەوام ئەبێ و سەبارەت بە ناڕەزایەتی کە سوکاری ئەنفال کراوانیش دیارە هەموو ساڵێک بەشێک لە کە سوکاریان بڵێن هەم داواکاریانەیە هەم ژمارەیەک ناڕەزایەتی وەک ئەوەی کە لە ڕۆژی پێنجشەممە بەشێک لە کە سوکاری ئەنفال کراوان لە بەردەم دادگای سلێمانی کۆبوونەوە و ئاماژیان بەوە کرد کە لەم ساڵا بایکۆتی یادی 31 ساڵی ئەنفالەکەن کە وەک ئاماژەم پێکرد بڕیارە لە گەرمیان بەڕێوە بچێت. زۆر باشە جەلال لەگەر بە خێرایی میوانەکەی دیکەشت وەربگری بۆی کە ڕاوسەرنجی ئەویش لەسەر چالاکیەکانی ناو مۆنۆمنتی ئەنفال لە چەمچەماڵ بزانین. بەڵێ کاک جەلال دیارە میوانەکەمان بەو پێی لە ئێستاە بڵێن ژمارەیەک چالاکی بەڕێوە ئەچێ مەشغوڵە من هەوڵە دەم ئەگەر لە کەمێکی ترا ئامادە بێ بەڵام لە ئێستاە بڕیارە پانێڵێک بەڕێوە بچێ لە پانێڵەکە لەلایەن ژمارەیەک هەم کەسی پسپۆر هەم نووسەری بواری ئەنفال چەند بابەتێکی گرنگ پێشکەش بە ئامادەبووان بکرێ دیارە هەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەم لەسەر ئاستی دەرەوەش چەندین نووسەر و کەسایەتی زۆر باشە ئامادە ئەبن کە بڕیارە لە هۆڵی کۆنفرانسەکان بەڕێوە بچێ و ئەم شەویش هەر لە مۆنۆمنتی چەمچەماڵ ژمارەیەک چالاکی جۆرا و جۆر بەڕێوە ئەچن بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز جەلال جەباری پامنێرمان لە شاری چەمچەماڵەوە سپاس بۆ زانیاری و ڕوونکردنەوەکانت ناوبڕێ وەرەگرین و دێینەوە لاکان. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست زانیاریەکتان بۆ دەخوێنمەوە زۆرترین دەستدرێژی سێکسی بۆ سەر ئافرەت لە وڵاتانەیە کە بانگەشەی مافی ئافرەت دەکرێت تەنانەت باز لەوە دەکرێت ئەو ئافرەتانەی کە زۆرترین گێچەڵ و پەلامار و قسەی سێکسیان بەرامبەر دەکرێت و ئافرەتانن کە هەمیشە پۆشەری جلی مۆدەن و بە جۆرە لە جۆرەکان جەستەی خۆیان بۆ خەڵکی دیکە دەرەخن لە شەقامە و شوێنە گشتەکاندا. بەپێی توێژینەوەیەکی ناوەندی لێکۆڵینەوەی کاتی خۆن زۆرترین دەستدرێژی سێکسی بۆ سەر ئافرەتان لە وڵاتانەدایە کە بانگەشەی مافی مرۆڤ و دیموکراسی و مافی ئافرەت دەکەن. بە جۆرێ لە وڵاتی ئەمریکا کە بانگەشەی دیموکراسیەت و مافی مرۆڤ مافی ئافرەت دەکات لە 6 ئافرەت دانەیەکی دەستدرێژی سێکسی دەکرێتە سەری. هەروەها وڵاتانی سوید و بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا و کەنەدا کە سیماکانی دیموکراسیەت و مافی مرۆڤن لە جیهاندا لە ڕیزبەندی ئەو وڵاتانن کە زۆرترین دەستدرێژی سێکسی دەکرێتە سەر ئافرەت. ڕیزبەندیەکەش بەم شێوەیە. ئەمریکا زۆرترین ڕێژەی دەستدرێژی سێکسی بۆ سەر ئافرەتان تێیدایە بە ڕێژەیەک لە 6 ئافرەت ئافرەتێکی دەستدرێژیەکرێتە سەری و واتە لە 16.6. پاشان باشووری ئەفریقا و سوید و هیندستان و بەریتانیا و ئەڵمانیا و فەڕەنسا و کەنەدا و سریلانکا و ئەسیوبیا لە ڕیزبەندی یەکەمەکانن. ئەمە لە کاتێکدا پێشتر بە پێی راپۆرتێکی CNN ئەمریکی
لە نێوان ساڵانی 2000 بۆ 2010 زیاتر لە 248,000 منداڵ لە ئەمریکا هاوسەرگیری پێکرا و هەندێکیان تەمەنیان تەنها 10 ساڵ بووە. ڕەزا و ڕەحمەتی خوۆش لە زانا و نووسەری گەورەی ئیسلامی عومەر عەبدولکافی کە دەفەرمێ ئەوان ئازادی ئافرەتیان ناوێت بەڵکو ئازادی گەشتن بە جەستە و بە چێژی ئافرەتیانەوێت. سپاس ڕیاس. بینەرانی عزیز بڕگەی کۆتایی بەرنامەکەمان لەگەڵ دوو دەرچووی زانکۆی یا دوو دەرچووی کۆلێژی تەکنیکی ئەندازیاری میکانیکە کە داهێنانێکیان دروست کردو و لێرە لە ستۆدیۆکەمان دەیبینین بۆیە دەچینە لایەن و بۆی کە زیاتر قسە لەسەر داهێنان و توانای قوتابیانی زانکۆ پەیمانەکانی خۆمان بکەین. زۆر سپاس بۆ هەریەکە لە بەڕێزان کاک جوتیار ئەحمەد و هەروەها کاک زانا جەمال کە کاتی خۆیان بێمە بەخشیەوە لێرە ئامادە بوون و بەرهەمەکەی خۆشان لەگەڵ خۆیان هێناوە. زۆر بەخێر بێت ئامادە بوون. کاک سوار لە جەنابتەوە دەست پێ کەم ئەگەر پێم بڵێن سەرەتایەوە خۆتان بناسیێنن و چۆنی گەشتونەتە بەم داهێنانەی کە دروستان کردووە. بسم الله الرحمن الرحیم. سەرتا سوپاسیەوە کەم بۆ دەرفەتەی بۆ ئێمەتان لەخساندەوە دەستان خۆش دێت. من جوتیار ئەحمەد بەکریم دەرچووی کۆلێژی تەکنیکی ئەندازیاری زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەشی ئەندازیاری میکانیک. ڕۆتین وایە لە کۆتایی ساڵانی زانکۆ تۆ پرۆژەیەک بێت تەقدیم بکەی لە زۆربەی کۆلێجەکان وایە ئەبێت تۆ یەکەم جار هەوڵیەوە بی لە مەرحەلەی چوارە بەحسێک تەقدیم بکەیت. ڕۆتینە شتەکان زۆر دووبارە ئێمە هەڵمان نا ئەم ساڵ ئەو ڕۆتینە بشکێنین بین لە خۆمان پرۆژەیەکی تر تەقدیم بکەین. بەحسەکەتان نەزەری بە یا عیلمی وکۆ بەحسەکەمان عیلمی بێ پرۆژەیەکی عملیشی لەگەڵ بێ سەرباری ئەوە پرۆژەکە بە شێوەی بەحسیش بنووسین ئێمە ویسمان ئەو ڕۆتینە بشکێنین لەوە دەست پێ بکەین هەم عملی هەم داهێنانێکی تازە هەم بەحسێکی باشتر لە ساڵانی ڕابردوش پێشەش بین. ئێستامە چیە دروستان کردووە؟ ئەمە جیازی بە شێوەی درێژکاوە پێڵەن کۆنتڕۆڵ نەمێریکال کۆمپیوتەر نەمێریکال کۆنتڕۆڵ یعنی CNC میلینگ مەشینە. ئەم دیزاین لێ لەبەردەستیەوە پرۆتۆتایپە یعنی هاوشێوەیەکە لە جیازێکی گەورە بە شێوەی بچووکراوە ئێمە کردومانە. ویستمەوە بڵێم ئێمە فێر بووین هەمیشەشت لە دەرەوە وەرەگرین. ئەمە یەکەم جارە سوپاس بۆخوا خۆمان هەڵمان ناوە جیازەکە لە سفرەوە تا کۆتایی لێرە دروست بکەین بە هەوڵی خوێندکارانی ئێمە جیازەکە لە وەگوتم لە سفرەوە تا کۆتایی خۆمان دروستی بکەین. زۆر باشە کاک زانە ئەگەر جەنابێت باسێکی ئەم جیازەمان بۆ بکە ئەم جیازە چییە و بۆچی بەکاردێ و پاڵنەر و هۆکاری دروستکردنیشی لەن ئێوە بۆچی ئەگەڕێتەوە؟ وەکو هاوڕێم باسی کرد ئەم جیازی CNCە بەکاریە بۆ هەڵکۆڵین و بڕین لەسەر ئەو ماوەدانەی کە ئەمانەوێ خۆی لەسەر هەموو ماوەدە ئیشەکە بەس بە حکمەوەی کە ئێمە بە حەجمێکی بچووک دروستمان کردووە ئیشەکانی دیاریکراوە ئەتوانێت لەسەر تەختە ئەلەمنیۆم یاخود گۆڵد ئاڵتون پلاستیک لەسەر ئەمانە بڕینکە. ئەمە جیاوازی ئەوەیە ئەو شتانی کە بەدەست ناکرێت و قورسە بەدەست ئەو دیزایانی کە ئاتێ بکەی لە کۆمپیوتەر ئەتوانی دیزایانی بۆ بکەی کە بە کۆمپیوتەر دیزایانی بۆکەی کۆنێکتەکەی بە جیازەکە و جیازەکە ئەو ئیشە و ئەو وێنەی کە لەسەر کۆمپیوتەرەکەی بۆ نەقلەکات سەر ئەو ماوەدەی کە هاتە. ئێستامە چۆن عملیەکەی ببینین و پیشانی بینەرانی بدەین چمان بۆ حاضر دەکەن؟ عملیەکەی ئێمە بە ڤیدیۆیەک تەقدیممان کردووە لای بەڕێستان هەموو ئیشەکەی کە لە ساڵێکا کردومانەوە هەم دروستکردنەکەی هەم ئیشکردنەکەی حاضرمان کردووە. حەزمانەکە ڕاستەخۆ لێرە ئیشی پێ بکەین بەڵام تۆزێ لەبەر سەوت و کاتەکەی نەماتوانانی لێرە شوێ بکەین. یان ئێستا هیچ دەرفەتێک نیە بۆی کە کەمێکیش ئیشی پێ بکەین بۆی کە بینەران وەکو ئیشکردن ڤیدیۆکە ئێستێمە لەسەر شاشە پەخش دەبێ بەڵام ئەگەر بکرێت چتان پێویستە بۆی کە شتێکیش ببینین لە کارکردنەکەی بۆ ئیشکردنەکەی کۆمپیوتەرمانە بۆی دیزاین لەگەڵکەین ڕاستەکەی کۆمپیوتەر شتەکەمان نێناوەگەڵ خۆمانە چکە بەرنامەی تایبەت بەخۆی هەیە تۆزە قورسە بتوانێت سەر ڕاستەخۆ ئیش پێ بکەین بەڵام ئەوانەی کە لەگەڵیاتی هەموو نمونەی ئیشکردنەکانی خۆیەتی وەکوتم لە ڤیدیۆکەشە چۆنێتی دروستکردن و ڤیدیۆکەشی چۆنێتی ئیشکردنەکەشی لەگەڵایە. زۆر باش ئەگەر شتەکانی یانیت لە پێشەوە هەر بۆمان تەشخیص بنەوە باسییان بکەن لە چی پێک هاتووەوە کۆمپیوتەر بۆ منە بەکوێ وەسڵ دەکرێت چۆنی ئەمە شتە لە ناو کۆمپیوتەرەوە دەدرێتەوە بەم جیهازە. ئێمە سەرەتا کە دەستمان پێکرد تەنها چوار ماتۆرمان کڕی چکە ئەم جیازە بە سێ ئەکسس ئیشەکە X و Y و Z ماتۆڕێکیش کە کەتەرەکەی پێوەیە کاری بڕینەکە ئەنجامەیە ماتۆری خوارەوە تەوەری ئەکسێتی ماتۆری لاتەنیش تەوەری وایەتی ماتۆڕەکەی سەرەوە تەوەری زێتێتی ئەو سێ ماتۆڕە لەگەڵ ماتۆری کەتەرەکە کڕیمانە چکۆ لێرە دروست ناکرێ سەر ڕای ئەوە ئیتر پارچەکان بیس و پارچەکانی هەمووی خۆمان لە ناو کۆلێجا دروستمان کردووە. یعنی ئەو پارچانەی تر هەمووی ئاسنەکان خۆتان دروست هەمووی خۆمان دروستمان کردووە بەڵێ بیسەکەی لە ئەلەمنیۆم دروستکراوە ئەو پارچەیە کە پارچەکانی لەسرە بەسترێ شەفافەکەەوە جۆرێکی پلاستیکە
ئەمانە هەمووی یەتەوە بۆ بۆردێک کە بۆردی ئاردینوێ ئەو بۆردە بۆ هەموو ئیشەشی CNC بێ یا خۆ ڕۆبۆت بێ هەمووی بۆ بۆردە دروستەکرێت بەڵام ئەو بۆردە خۆی لە ڕاستیە چۆنڵی زیرەک نییە ئەقلیتیان نیە بێتەوە شتەکانی پێ بناسیێنی بەڵێ کە من وتم لە کۆمپیوتەرگای پێم وتی بۆ 10 میلیم بڕۆ بۆ پێشەوە یان بۆ دووە یان بۆ سەرە و خوارەوە تێگەێنی کە ئەو ماتۆڕە کام ماتۆڕیان سوورە و چەند فەڕە سوورێتەوە. ماوەسا جوتیار ئامانج لە دروستکردنی ئەم ئامێرە چییە؟ ئایا تەنها بیستوتانە داهێنەرێتی خۆتان بسەلمێنن یا ئەتانەوێت لە ڕێی ئەمەوە خزمەتێ بە کۆمەڵگەکەمان بکەن و دەتانەوێت چی بەم ئامێرە بکەن یا ئامانجی دروستکردنەکەی چی بوو؟ بەڵام بەتاکیدەوە هەدەفێکی گەورەیە تۆ بتانی ئەگەر مەجالەکە هەرچەند بچووکیش بێ خزمەتێکی گەورەی دەوروبەرەکەی خۆت بکەیت بێگومان وایە. دووەم پێشترش باسم کرد ئێمە ڕاهاتوین کەشت لە دەرۆێنین بۆچی لە ڕێ هەوڵی خوێندکارانی خۆمانەوە شتێک نەکەین کە خۆمان دروستی بکەین لاینکەم ئەو هینە بشکێنین ینی ئەو فێربوونێک کە پێشتر وتم ڕاهاتوین لەسەری هەوڵ بین توانای خۆمان دەرخین لەو ڕێگەوە وایە لە بەرەوەی کە تۆ شت هاور دەکەوەندە فێری هێنان و ئەوانە ببی لە توانەکانی خۆت لەو ڕێگەی و بخەیتە گەر هەم خزمەتی پێ بکەیت دووەم ئەوەی کە زۆر گرنگە داهێنان وایە یان بڵێن پرۆژەی دروستکرا وایە تۆ لە یەکەم جار لە شتێکی ئاسان و سادۆ دەست پێکەی دوجار هەموو ئەوانە سەرکێشن بۆ دروستکردنی کۆمپانیایەک بۆ خزمەتکردن بە شێوەیەکی فراوانتر بە خەڵک پێکەوە سەیری بکەین جەناب نازانگە بۆمە بگوازدەم بەس پێشەوەی کە زیاتر ئەوانە پیشانی خەڵک بدەین دەمەوێت کاوسەر لەوە تێبگەبلەوەی کامە جگەلەوەی کە شەندە شتی میکانیکیتان دروست کردووە چەندە پەیوەستە بە پرۆسس و بەرنمەیەکی تایبەتی ناو کۆمپیوتەر کە بۆ منی عازەکەی دەداتێتواتە ئەوەش بەرنمەیەکی تایبەتە کە لە ناو لاپتۆپەکەتانە هەیە دەبێت عاز بداتان ئەو بەرنامە تایبەتە کێ دروستی کردووە؟ بەڵە بەتاکید کاکزانە ئەوەی وت پێشتر لە ڕێی بۆردێکی ئاردینۆی نیاوە تۆ بۆردەکە کە وەرەگریت هیچی لەسەر نییە ئەو دیفاین و تعریفاتانەی پێویستە تۆ یەکەم جارەیە تێڵی ئەم جیازە بە چی شێوەیەگیش بکە ئەمە یەکەم جار بۆ ناسانی جیازەکە بە کۆمپیوتەرەکەتەوە سۆفتوێرەکە ئەو دوانە بێکەوە بەستێ لە دوای ئەوە سۆفتوێرێک ترمان هەیە چۆنەتی پرۆگرامکردنمان هەیە تۆ هەر دیزینەکە لە بیری تۆە لە خەیاڵی تۆە یان لە شوێنێکی تر ئەی بینی دیزینەکە جارێکی تر ڕێگە خەیتەوە لە ڕێگەی سۆفتوێری دووەمەوە ئارتکامی پێوترێت لە ڕێگەی و سۆفتوێرەوە جارێکی تر کۆنەکرد بە جیازەکەکەیتەوە پێڵی کە ئابعادەکانی بۆ دەستنیشانەکەی دوورەکانی چەند بێ قوڵەکانی چەند جەلال ئەگەر هاوکارانمە یارمەتی دەمن زۆر سپاس بۆ مامۆستا جوتیار و کاکزانان کە لۆگۆی کەناڵی ئاسمانی پەیامیان بە جوانترین شێوە بۆ نەخشاندوین سپاسیانەکەین هەروەها ئەمە جەلال هێما وەکۆڵی لۆگۆی کۆمپانیای ئەپڵە کە بە شێوەیەکی جوان نەخشاندویانە هەروەها ئەمەش نازانگە خۆیان پێمان بڵێن ئاماژەیە بۆ چیان سپانە و ئەمە ئاماژەیەکی میکانیکیە کۆمەڵە لە میکانیکا بڵا کۆمەڵی سپانە ئەمەش هێما بێ بۆ خێزانێکی بەختەوەر و پێکەوە نووسا و پێکەڵژیا و کە دایک و باوک هەمیشە منداڵ پردی بە یەکگەێنەر و وەکۆڵێ هێڵەرەوەی خێزانە شتێکی جوانە و دەستان خۆش بێ خەرەوە شوێنەری خۆی سپاس دەکەم سەرواتە ئەوەی کە لەناو لاپتۆپەکەش هەمووی خۆتان داتانێن ئەومە خۆتان دروستان کردووە سۆفتوێرەکان لە ڕاستیە بوونی هەیە بەڵام بیتێکە دەست کەسێکی سادە نەزانێمانە بۆ چی بەکارێن چۆن بەکارێن بەڵام کەسێک پەیوەستە بۆی کە شارەزایی هەیە لەو مەجالە بێگومانە بێ سۆفتوێرەکە بەباشی وەرگێت اینجا دەست بکە بەش زۆر باشە کاکزانە لە دوایەوەی کایەوە ئەمەتان عرض کردووە بەڵێ چی خراوەتە بەردەمتان بۆی کە کەسێک کۆمپانیایە کەرتی تایبەتە کەرتی حکومیە دەستگا حکومیەکان مەبەستمە کێ پێوتون دامتان دەکەم بۆی کە بتوانن پرۆژەیەتان گەورەتر بکەن و لەلایەکەوە شەریکەیەک ڕێژەی بێکاری کەم دەکاتەوە بۆ خۆتان کار و کەسابەتێکەوە خزمەتێکە بە وڵات و نیشتیمان لەوەی کە دەتوانێت داهێنانێکی گەورە دروست بکات لە ڕاستیە کەس ڕاستەخۆ دامیان نەکردین بۆ ئەو پرۆژەیەکە پەری پێبین بەڵام کە لە ڕۆژی فیزیکاڵەکە نمایشمان کردبوو چەند کەسکە خاوەنی کۆمپانیا شت بوو ژمارەی پەیوەندیشتیان لێگرتین دواتر پەیوەندیان پێوەکردینەوە کە ئەگەر دانەیەکیان لە هەمان شێوە بوویان بە حەجمێکی گەورەتر بیانەوە چۆن بگات بەدەستیان و ئەو کۆنتاکتانە هەبوو بەڵام وەکو داعمکردن داعم نەکراین بۆ چەندی تێچوو ئێستا ولفەی ئەم جیازە بەدەست ئێمە کە دروستمان کردووە لە سفرەوە تا کۆتایی تەنها $100 تێچووە ئەوش تەنها پارەی ماتۆڕەکانە تەنها $100 ئەو جیازە ئەگەر تۆ بتەوێت بیکڕی تەسەورەکەم لە $1000 بەرەوسەرەوە هەبێت لە دەرەوە بەڵام ئەوەی کە ئێمە دروستمان کردووە تەنها $100 تێچوو حەجمی ببوورە ڕێز حەجمی
ئەمە تا چەندە دەتوانێت گەورەی بکەیت و ئەو بەرهەمانە لە چی و چی ئیسیفادەیانێت چی و چی بەکاردێ ئیتر ئەم شتانی کە دروستی بەڵێ وەکو گەورەکردنەکە سنوورێک نییە بە پێی خواستی خۆدا چەندێک بتەوێت ئەتوانێت دروستیکەی تەنها ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە باتی و ماتۆڕ بچوانە ماتۆڕی گەورەتر بەکاربێنین تۆرکی زیاتر و قوتی زیاتری هەبێ و بەیسەگەش بە هەمان ئەو قیاسێکی کە خۆت ویست لەسەرەتی یعنی سنووری نییە مامۆستا جوتیار هەمیشە دەسەڵاتداران تەمەنەوە من پێم وایە کە ململانەیەکی نێودەوڵەتیشە کە پێی وایە گەنجی کورد گەنجێکی دەست و پێسپیە گەنجێکە خەریکی حازرخۆری و خەواڵوی و هەر گەشت و گەڕان و یان بۆونە لەگەڵ ڕێزمە دەڕوا بۆ شوێنە گشتیەکان واتە ناتوانێت داهێنانێ بک بۆ کۆمەڵگەکەی ناتوانێت بەردێ بخاتە سەر بەردێ بۆ کۆمەڵگەکەی ئەمە پێمان دەڵێ کە خەونی دەسەڵاتداران یان قسەی دەسەڵاتداران درۆیە و ئەوان تەنها نایانەوێت گەنجەکان لە خۆیان ئاقڵتر بن لە خۆیان مێژوویەکی جوان بۆ خۆیان تۆمار بکەن دروستکردنی ئەم جۆرە و دەیەها شتێی تر و گرنگی پێدانیان لەوەی کە خۆمان ببینە داهێنەر بۆ ژیانی ڕۆژانی خۆمان تا چەند گرنگە و هاندان و پشتگیریکردنی ئەم جۆرە پرۆژانە و ئەم جۆرە داهێنانان تا چەند واکە کە کۆمەڵگەکان بێتە کۆمەڵگەیەکی داهێنەر لە حازرخۆری و بەکارهێنەریە و بینە بەرەمێنەر بۆ بەکارهێنەرەوەی بۆ خۆمان بە دڵنیایی وایە ئەوەی کە ئەڵی بۆ نمونە دەسەڵاتدارانیە خەڵکانی دەرەوەی ئێمە پێیان وایە کە ئێمە ناتوانین ڕەنگە ئەو بوارەمان بۆ نەڕەخسابێ بەڵام من دڵنیام کە هەر گەنجێکی کورد هەر گەنجێکی کورد ئەو بوارەی بۆ بڕخسێنی بتوانێت تواناکانی خۆی پیشان بە هیچمان لە وڵاتانی کەمتر نییە خوێنکاری ئێمە عقلی ئێمە فکر و ئایدای ئێمە هیچی کەمتر نییە لەوانتر من دڵنیام ڕەنگە زیاتریشمان پێ بەڵام ئەو بوارەوە گوتم نەڕخساوە ئەمە لەلایەک تریشەوە فعلەن دەسەڵاتدارانی ئێمە یا هەر وڵاتێکی تر نایەوێت گەنج بێتە پێشەوە بێ پەرە بە تواناکانی خۆی بە ویستم شتێکی تریش بڵێم جێ خۆتی دەستخۆشی لە سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکەوەی کچووکەم ساڵێکم ساڵ بوو بۆی کە فیستیڤاڵەکەی لەو شێوەیان کردەوە بەڵام ئەگە ساڵانە ئەو فیستیڤاڵانە هەبێ هەندان هەبێ ڕێگە هەبێ تۆ عقلی گەنج پیشان بی لەو ڕێگە و پیشانی بی کە گەنجی ئێمەش توانای هەیە هەموو ئەوانەوات لێکەن خەڵکانی تر بێنە پێشەوە گەنجەکانی تر بێنە پێشەوە تواناکانی خۆیان پیشان بن بێگومان وایە ئەگەر ئەو فرسەتانە هەبێ خەڵکی ئێمە هیچی لەوانی تر کەمترە و تواناکەشمان زیاترزانە ئەگەر ئەم دیکۆرانی ئەمش کە دروستی دەکەن بۆ دیزین و شت بەکاردێوانە ئێستا ئەمە زۆر جار دیزایانی دوکانێکی سادە ڕەنگە لە تورکیاوە بێ بۆمان بکاتوانە خۆمان دەتوانین ئەمانە تا چەندە بۆ نمونە پێش بکەوین لە ڕووی دیزین و لە ڕووی ئەم بەرهەمی ئەم جۆرە ئامێرانێکەوە دروستی دەکەن بەڵێ ئێمە ئەگەر ئەو ئامێرە دەرفەت هەبێ یعنی حەجمەی گەورەکەین ئەو کاتە هەر دیزینێکمان بوێت ئەتوانین بەو جیازە بکەین پێویستمان بە چوونە دەرەوە نابێ دوو ئیسفاداکەن لێ هەم بە کولفێکی کەمتر ئەو دیزانی کە ئەمانەیە توانین دەستماکەوێ دوم هەم بە کاتێکی کەمتر چکە ئێمە هەموو شتەکان لای خۆمان بێ زووتر تاوا بێ و پێویستمان بۆ کاتە زۆرەش نابێت لەسەر چی وچی هەڵکۆڵین دەکرێت تەنها لەسەر خۆی وەکوتم ئەم جیازە لەسەر هەموو ماوادێک ئیش ئەکا بەڵام بە حکومەوێ ئێمە ماتۆڕی بچووکمان بەکارێنەوە ئەو کەتەری کە بڕینەکە ئاسنە ناتوانێت لەسەر ئاسن بیبڕێ بەڵام ئەگەر بتوانین جیازە گەورەترکەین و قوتی زیاتری پێبێن ئەو کاتە لەسەر هەموو مەعدنەکەتوانێت ئیشکە لەکوێوە شتەکەی ئەدەنە دەم جەلالکەسە و تەختەی لەژێر تەختەیە شوێنی پارچەکەی ئەمە چکە حەجم چووکە لەسەر پارچێکی 10 سانتیم بە 10 سانتیم ئەتوانێت ئیشکە بەڵام کە تۆ گەورەکەی هەر پارچەیەک چیترتان لە خەیاڵایە کە لەوە ئێستا پێشنیار و وەکڵێ نەخشەی شتێکی ترتاندا نابێ لێرەوە بۆمان کەشف کەمەڵکەم خۆیان دەسەڵاتداران چیان لێبێ و تۆزێت تەریق ببنەوە بەڵێ تاکیت ئەمە پێشەوەی وەڵامی پرسیارەکە بمەوە ئەمە وتم کە پرۆژەی کۆتا ساڵی زانکۆیە تقریبان ساڵەکە لەبەرەوەی خوێنی لەگەڵا بوو ساڵەکە بەو جیازە بردومانەتە سەر بەڵام لە بیرۆکەشماندا بوو ئەگەر سەری بۆردەکە بکەی لە سایزی جیازەکە گەورەترە ڕۆتەرێکی تری لەگەڵا بوو کۆمەڵێ لە ڕۆبۆت و ئیشەکان تاو بکرێ بە ئۆتۆمەشن لەگەڵەوە فکرێترمان هەبوو بەڵام بۆ ئەم دقەیە و بۆم ساڵ هەرۆ نەتوانە هەبوو ئیشاڵا لە ساڵانی داات و فکرێترمان هیچ پلێتان بەدەست هێنا پێی کاکزانەوە ئەمە هیچ پلێکتان پێ بەدەست هێناوە و هاوڕەکانی ترتان چی توانای هاوڕێکان ئەندازیارانی میکانیک چۆنە لە ڕاستیە لە ڕۆژی فیسیڤالەکە پرۆژەی زۆر یعنی بەهێزی تیا بوو سپاس بەخوا پرۆژەکەی مەتوانی یەکەم بێ بۆ بەشی میکانی لەسەر ئاستی زانکۆکانی هەرێم نەک زانکۆکەی خۆمان و فکرە و بیرۆکەی زۆر جوانی تیا بوو لە هی هاوڕەکانیشمان کە بەشداریان کرده بوو توانای هاوڕێکانتان چۆنە ئێستا تەنها وەسفی خۆتان دەکەین یعنی ئەگەر دەرفەت بدرێتە خوێندکارانی ئێمە دەتوانن داهێنانی باش بکەن دەتوانن
ئەو فەراغانە پڕ بکەنەوە کە ئێمە هەمیشە دەڵێن دواکەوتوین یان نیمانیان دەبێت لە دەرەوە هاوردەی بکەین بەڵێ بەدڵنیەوە توانایکی باشیان هەبوو ئەگەر ڕۆژی فیسیڤالەکە ئەوەی کە لێبوایشتی زۆر تازە و داهێنەرانی تازەیە بینی من پێم خۆش و دەرفەتێکی جوان بڕەخسێت چکە جگە لەوەی ئێمە مەژموعەیە پرۆژەی زۆر جوانیتیا بوو کە سەرنجی خەڵکی بەلای خۆیان ڕایشە و زۆرینان کە سپۆنسەر کران و پەیوەندیان پێوەکرا لە کۆمپانیاکانەوە کە پەرەی زیاتری پێ بدرێت. دوایین قسەی خۆتان لەسەر ئەوەی کە خوێندکاری ئێمە هێشتا توانای هەیە و دەبێت لایەنی حکومی دامی بکە نەک تەنها لایەنی کەرتی و بۆ بەرژەوەندیەکانی خۆی چی بکرێ باشە بۆ ئێوەمانان لە دوای زانکۆ بتوان داهێنانی خۆتان بکەن و خزمەت بە وڵات بکەن چی بکرێ باشە ئەوەی کە لە لای خۆتان زۆر جار بۆن منە ڕەنگە لە نێوان خۆتانە ڕەخنەتان هەبوو بە یا بڵێن ئەگەر من ئەمەم بۆ بکرێت ئەمە ئەتوانم بکەم. ئەو پێداویستانەی کە پێویستە بۆ زانکۆ و پەیمانگەکان دابین کرێت پارەیان بۆ سەرف کرێت ڕاستەکەی هەنێک بیرۆکە هەیە کە زۆر لەمە باشتر و گەورەترە بەڵام پارەی زیاترەوێت لەو کاتە خوێنکار ناتوانێت بیرۆکەی بک بە عملی یان مامۆساکەی ناتوانێت سەپۆرتی بکە ئەگەر بتوانن پارەی باشیان بۆ دابین کرێ یان ئەو پێداویستانەی کە هەیە لە وەشەکان و لە کۆلێجەکانە دابین کرێ ئەو کاتە شتی زۆر لەوە باشترە بینرێ لە کۆلێج و پەیمانگەکان. زۆر باش ماسەجوتا بە منیش کۆتا پرسیاری خۆم بکەم جەلال عەقڵمەندانی هەموو وڵاتێک لە هەوڵی بژاندنەوەی کەرتیابووری و زیادکردنی داهاتی تاکن واتە سەرۆکی وهەیە ئەوەندە دڵسۆزە بەلایە قورس و نەنگیە کە مادەیەکی پلاستیکی بچووک سەڵێ لە وڵاتێکی ترە هاوردە بکە ئەم جۆرە داهێنانانە تا چەند ئەم دوو مەبەستەی تیا بەدی دێ بژاندنەوەی کەرتی ئابووری وڵات و زیادکردنی داهاتی تاک. ڕاستە ئەمە پرسیارەکە تا ڕادەیەک دوولایەنەیە ئەو کەسی کە هەوڵەیە داهێنان بکە هەوڵەیە فعلەن وڵاتەکەی خۆی لەو ڕێگەی و پڕکە لە ئینداجەکانی خۆی کە پێویستی بە دەرەوە نەبێ بەڵام لایەنی دووەم کە لایەن دەسەڵاتە تا چەند بەو شتانە ڕازیە کە لە ناوخۆی وڵاتەکەی دروستەکرێن ئەگەر دوور نەڕۆین یا بڵین نمونە بێنینەوە لەسەرەوە وڵاتانی وەکو مالیزیا یا هەنێ وڵاتانی وەکو ئیماراتوانەی تازە پێشکەوتون هەموو هەوڵەکانەوەیە کە شتەکان لە ناوخۆیان دەستەبەر بکەن تەنانەت بۆ شتێکی بەسیتیش نەڕۆن دەڕۆ ئێستا وای لێ هاتووە داهاتی ناوخۆیان زۆر زیاترە لەوەی کە پێویستیانە و بە پێچوانەوە ئەینەرنە دەڕووی وڵاتی خۆشیان بێگومان وایە بۆ عەقڵی ئێمەش کەم نییە ئەگەر دەسەڵاتداران ئەگەر ئەمانەی وڵاتی خۆمان هاوکار بن لەگەڵ گەنجی خۆمان لەگەڵ عەقڵی داهێنەری خۆمان پێویستیت بە دەرەوە نابێت ئێوە دەتوانن بەمە هیچ نەبێت داهاتی خۆتان ئەگە بەونە تۆ 10,000 لە گیرفان تابێ بەمە بیکەیتە 11,000 مەبەستمێ شتێکەیە کە تۆ بەمە داهاتی تاکی خۆتی پێ زیادکەی بە دڵنیاییەوە 100% وایە ئەمە پرۆژێکی بچووکە ئێستا لە بەردەستیەوە ئێمەی بینین بەڵام تۆ بێی پرۆژەکە گەورەکەی ئەتوانی ئەگەر لانی کەم کۆمپانیایەکیش نەبێ نووسنگێکی بچکۆلانە بێت تۆ بۆ لەو ڕێگەیەوە ڕۆژانە ئیش بەم جیازان ناکرێت ئیش بەم دیزاینە تازان ناکرێت بۆ دیکۆرات بەکارێت بە تاکید داهاتەکە و زیاکەی لە دۆلارەکەەوە بۆ سەد ئێوە توانایەوەتان هەیە لە پێش بڕکە نێودوڵەتیەکاندا بەشدار بن ئەوەندە فکری باش و داهێنانتان پێ لە مێشتان ئەگەر هاوکاریتان بکرێت لە ڕووی مادەکەەوە بەڵێ بەدڵنیاییەوە ئەو توانای هەیە ئێمە چەندین پێشانگای تریژ هەیە کە پێشنیاریان بۆ کردین بەشداریکەین یعنی ئەگەر بە خۆشحاڵیەوە دەرفەت دەبێت بەشدارەکەن شەر نییە ئێمە هەر دووبارە پلەیەکەم و یەکەم بەدەست بین گرنگەوەیە کە بەشداریکەین یاخود پارەی زیاتر بۆ پرۆژێ بین و ئەوەی کە لە توانامان هەیە پیشانی خەڵکی پێشەوەی کە دەست بۆ ئەمە بەرن هیچ شتێک لە مێشتان نابوو لە بەرنەبوونی پێداویستی و مادە نەیکەن بەڵام ڕەنگە فکرەکەتان باشتر بوو بێت لە ڕاستیە حەزمانە کرد بە حەجمێکی گەورەتر دروستیکەین بەڵام هەر هەمان فکرە بەڵام کە حساب و شتمان بۆ کرد پارێکی زیاتری تێچوو ئەگەر بۆنە ئەمە بە حەجمێکی گەورەتر بیکەی بە قیاسی 2 مەتر مڕۆبە ئەگەر دروستیکەی هەمان ئامێر تقریبا نزیکەی 1000 بۆ 1500 دلاری تێچوو بە حکمی ماتۆڕ و پارچەکانی کە ئەیکڕی بەڵام ئەوەی کە ئێمە دروستمان کرد ئەگەر 1000 بۆ 1500 دلاری تێچوایە ئەو جیازە بەکڕینەکە بیکڕی زیاتر لە 5000 دلار بوو. زۆر سپاس ئەگەر قسەیەکتان ما بێت لەسەر داهێنان و لەسەرەوەی کە ڕەنگە قسەی دڵی خۆتان بێ وەکو خوێندکاران لەوەی کە بێ بەشکرابن لە هەندێک ئیمکانات و پێداویستی زیاتر بن. وەڵا بە تاکید هەموو ڕۆژە و گلایانە وترێتەوە نەک لە لای ئەمە لە لای زۆرینەی خوێندکاران و خەڵکی دەرەوەی خۆشتان بۆ خۆتان ڕانەمێنێ دانەمێنێ گۆرانی شاعیر ئەفەرمێ بەڵێ دیارە لە ناو قەومی بەسیتە قەدری سنعەتکار وەکو عەکسی قەمەر وایە لە ناو حەوزێکی لێخندا ئەو چەند ساڵ پێش ئێستا بۆ چووە بێگومان خۆی 62 عەمری خوای کردوتەوە هەنی کۆمەڵگەی ئێمە بەداخەوە ینی داهێنەرەکانی خۆی سنعەتکارەکانی خۆی ئاواکو مانگێکە بینە لە حەوزێکی لێخندا پێی وایە مانگەکە لێڵ و ڕەش و ناشرینە. سپاس بۆ کاک جوتیار و کاکزانە بۆی کە لەم بەردەوام و سەرکەوتەوە ئێمە و
بەرهەمی خۆیان لێرە عرض کردووە سپاس و سەرکەوتوو بنشاڵات. بینەرانی عزیز زانیاریەکتان بۆ دەخوێنینەوە کە دوایین بڕگە و بابەتی بەرنامەیەم ڕۆمانە. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەرواری 20 2017 وەک سەرۆکی ئەمریکا دەست بەکار بوو. زیاتر لە 2 ساڵە لە پۆستەکەیدا بەڵام بڕیار و قسەکانی زۆرترین کاردانەوەی بەدوای خۆی داهێناوە. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا ئەو سەرۆکە دەستی بردووە بۆ گرنگترین و هەستیارترین مەلەفەکان کە کاردانەوەی بەدوای خۆی داهێناوە وەکو مەلەفی جۆڵان، ناساندنی قودس وەک پایتەختی ئیسرائیل، گواستنەوەی باڵۆزخانەی وڵاتەکەی بۆ قودس و چەندین پرس و مەلەفی دیکە و بڕیاری لە ناکاو و سیر. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا ترامپ وەک سەرۆکی ئەمریکا چه بڕیارێکی لەبارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها جیهانەوە داوە. یەکەمیان کشانەوەی ئەمریکا لە ڕێکەوتنامەی کەشوهەوا، کشانەوەی ئەمریکا لە ڕێکخراوی یۆنسکۆ لەبەرەوەی ئەو ڕێکخراوە بڕیار و ڕاستپاردەکانی دژی حکوومەتی ئیسرائیل بوو. جەنگی ئابووری لەگەڵ چین، کشانەوەی لە ئەنجومەنی مافەکانی مرۆڤی نێودەوڵەتی، گواستنەوەی باڵۆزخانەی ئەمریکا لە تەلەڤیڤەوە بۆ قودس، کشانەوە لە ڕێکەوتنامەی ئۆتۆمی لەگەڵ ئێران پاشان سەپاندنی سزاکانی بەسەر وڵاتە، ناساندنی بەرزایەکانی جۆڵان وەک بەشێک لە خاکی ئیسرائیل زیاتر لە 52 ساڵە لەلایەن ئیسرائیلەوە داگیر کراوە. بڕیاری کشانەوەی سەربازانی وڵاتەکەی لە سووریا، بەڵام ئەو بڕیارە بە تەواوەتی وەکو خۆی جێبەجێ نەکراوە. نوێم بڕیار واژۆکردنی ڕێکەوتنامەیەکی ئابووری لەگەڵ سعودیە بە بڕی 350 ملیار دۆلار کە گەورەترین ڕێکەوتنامەی لە مێژووی ئەمریکادایە. ڕێکەوتنامەی فرۆشتنی چەک بە بڕی 110 ملیار دۆلار کە دیسانەوەش لە گەورەترین ڕێکەوتنامەی فرۆشتنی چەکە لە مێژووی ئەمریکادا. لەسەر پرسی خاشقچی ترامپ ڕەتی کردەوە هیچ سزایەک لەسەر سعودیا بسەپێنێت. ڕاگررتنی هەموو جۆرە هاوکاریەکی مادی بە حکوومەتی فەلەستین. لە پرسی ڕیفراندۆمی هەرێمی کوردستانیش ترامپ و ئیدارەی کۆشکی سپی دژی بوون و هیچ جۆرە پشتیوانیەکی و ڕیفراندۆمیان نەکرد. ئەوانە گرنگترین بڕیاری سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ بوون کە کاردانەوەی بەدوای خۆی داهێنا. جەلال لەو سێنزە خاڵە کامیان تۆ پێ دوایە پڕمەترسی ترین و نەکبەتی ترینە بۆ کۆمەڵگەی مرۆڤایەت؟ وڵا هەر لە کام لەم بڕیارە بێ گرنگەوەیە من دڵنیان بە زیانی ئێمە و ینی ڕۆژهەڵاتی کشانەوەی لە کۆنگرەی پێم وابێ ژینگە و شەوە بوو خراپترین و بۆکۆڵێ پڕمەترسیترینەکە بەرۆکی مرۆڤایەتی یەکدە، چونکە ئەمریکا زۆرترینی کارگەی بەرەمێنانی چەک و سیارەهی ئەوە و زۆرترین بڕی پیسکردنی ژینگەش بەرە ئەو کەوتۆ بۆ یەک کشایەوەتیە. بینەرانی عزیز بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن. سپاس بۆ هاوکارم، سپاس بۆ جەنابیشت، بۆ هاوکارانم لە پشتی کامێرەوە، بۆ میوانە عزیزەکانم و بۆ ئێوەی بینەری عزیزیش کە تام ساتە لەگەڵ مابوون تا بەرنمەیەکی دیکە و پەیامی ڕۆژێکی دیکە کە سبەی نێدەکە ڕاست. ئینشاءالله. سپاس بۆ بینەریتان. خواتان لەگەڵ.